بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەم کاژمێرە و لە کاژمێری داهاتووش لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر هۆکاری شکستی گفتوگۆکانی ئێران و ئەمریکا و سیناریۆکانی داهاتوو ئایا جەنگ دەست پێ دەکاتەوە یاخود بژاردەیەوە هەیە بڵێ ئیسرائیل بەبێ ئەمریکا جەنگ دەست پێ بکاتەوە. ئێستا دۆناڵد ترامپیش باز لەوە دەکات کە ئەوانیش دەیانەوەی گەروی هورمز گەمارۆ بدەن، ئایا دەتوانرێت گەروی هورمز کارتی گەروی هورمز لە دەستی ئێران دەربهێنرێ؟ قسە لەسەرەوەش دەکەین ئایا گەری هەیە جارێکی کە دانوستان دەست پێ بکاتەوە، ئای وڵاتێک جگە لە پاکستان دەتوانێت ڕۆڵی نێوەندگیر ببینێ؟ ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستا و شار ومەرعەلی و کاک هاتوان عومەر قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر بەخێر بێت. کاک دکتۆر ئیسماعیل لە جەنابتەوە دەست پێ بکەین سەبارەت بە دانوستانەکان جەنگ بڵێن لە قۆناغی ئاگربەست دەین، ئاگربەستێکی لەرزۆک دانوستانەکانی شکستیان هێنا، ئەوە کارەکەی چی بوو؟ ئەو خاڵ و یاخودەوە کارانەی کە بەهۆیەوەی کە دانوستانەکان شکست بێنن. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان دووبارە سوپاس بۆ ئێوە. بە کورتی هۆکارەکەی چی بوو؟ ئەوە بوو کە ڕوئیای هەردووچیان زۆر لە یەک دوور بوو. ئەوەی کە ئێران داوای ئەکا و ئەوەی کە ئەمریکا داوای ئەکا، یان ئەوەی کە ئەمریکا داوای ئەکا و ئەوەی ئێران ئێوە جێبەجێ بکە زۆر دوورن لە یەکتریەوە، لەبەرەوە زۆر بە ئاسانی ناکرێ بگەنە نەتیجە. و هەر دانوستان لە دوای شەڕێکی 40 ڕۆژەی زۆر قرس کە دوای ململانەیەکی چەند ساڵە لە نێوان هەردوو تەرەف یاخود هەرسێ لایەنی شەڕکەرە کە دروست بووە، بەڕاستی ئاسان نییە تۆ لە شەو ڕۆژێک و لە 2 ڕۆژە بگەیتە ئەنجام و ئەو ئەمە خۆمان نەزانین دانوستانەکان لە 2015 کە ڕێکەوتنەکەی لێکەوتەوە، ڕێکەوتنی ئەتۆمیان ئەوەی کە پێوترا چوارچێوەی کاری هاوبەش، نزیکەی 20 مانگ زیاتری خایان دانوستانەکان تا گەیشتنە ئەو سیغەی کە لەسەری ڕێکەوتن. پێش شەڕەکە ماوەیەکی زۆر دانوستان کرا و لەسەر کۆمەڵک خاڵ ناکۆک بوون، هەر نەگەیشتن بە نەتیجە. لەبەرەوە ئاسان نییە یعنی لە شەو ڕۆژێکە لە 2 ڕۆژە بگەنە ئەنجامێکی باش. بەڵام من پێم وایە تا ئێستش ئەو دانوستانە هەرسی نەهێناوە، ینی بۆی هەیە لە ڕۆژ و 2 ڕۆژی داهاتووە سەر لە نوێ دیسانەوە کۆمەڵک پەیوەندی و کۆمەڵک نێوەندگیری دەست پێ بکاتەوە جارێکی تر بۆ کۆکردنەوەیان لەسەر مێزی گفتوگۆ. و هەروەها ئەو کارتێک کە ترەمپ ئێستا بەکاری هێنا لە دوای ئەوەی کە وتیان دانوستانەکان نەگەیشتۆ بە ئامانج، کارتی داخستنی گەروی هورمز من پێم وایە بەدیلێکی دەست پێکردنەوەی شەڕە. یعنی ئەکرا ئەمریکا لە دوای ئەوەی کە نەگەیشتە هیچ نەتیجەیەک یەکسەر دەستکاتەوە بە شەڕکردن. بەڵام ئەوەش گەروی هورمز گەمارۆ دەدەن. آخر مەبەستم لەوەیە، یعنی ئەوە بەدیلی دەست پێکردنەوەی شەڕە، ئەوە یعنی هێشتنەوەی جۆرێک لە پەراوێزێک لە کات و لە هامشێک بۆ ئەوەی کە سەر لە نوێ جارێکی تر دابنیشنەوە، وی لاگەری بە تەواوەتی دەستیان لە یەکتری بەردایە، ئەوە بێگومان شەڕەکە دەستی پێکردەوە. هەرچەند بژاردەیەکی خراپە گەردوایی قسەی لەسەر بکەین ئەوەی کە ئەمریکا خۆی گەروی هورمز بە تەواوەتی دابخە، ئەوە ئەو ترسە بوو کە ئەمریکا هەیبوو لەوەی کە ئێران بیکە. بەڵام ئێران کە بە جۆرێک لە نیوە ناچڵی لە بەرژەوەندی خۆی گەروەکەی هێشتبووەوە، ئێستا ئەمریکا بە تەواوەتی دایبخە. یعنی بەڕاستی لە بەیانی و دوو بەیانی و سێ بەیانیە کۆمەڵک لە ئاسارەکانی ئەبینین ئەگەر لێدوان و ڕوونکردنەوەی زیاتر نایە بە دوایە نەوت بە ڕێژەیەکی زۆر بەرزە بێتەوە پشکەکانی بۆرسەی ئەمریکا و وڵاتانی ئاسیا و ئەوروپا و هەمویان دا ئەبەزن، کۆمەڵک لە شەریکات زەرەری زۆر ئەکا. یعنی ئەنجا بە دوای ئەوەیە تەبعانەوەی کە ئەمریکا زۆر لێ ئەترسێ هەڵاوسان لە ئابووری ئەمریکایەتە ئاراوە لە ماوەی داهاتووە. بەڵێ سوپاس دەکەم ماوە سۆشیال جناوش بەخێر بێ. باس لەو دەکەیت کە پرسی یۆرانیۆمی پێتێنرا و گەروی هورمز ئەم دوانە خاڵی ئەوە بوون کە جێگەی سەرۆکی ئەمریکا شکست ڕابگەێنەی دانوستانەکان؟ بەڵێ طبعاً هەر بۆ خۆشمان و بۆ بینەرانیش دانوستاندن پرۆسەیەکی زانستیە و بەشێکیشی هونەرە، ینی پرۆسەیەکی ئاڵۆزە. یەکێک لە دیارترین ئەو کتێبانەی کە لە پرۆژەی دانوستانی زانکۆی هارڤەردەوە دەرچووە گەیشتنە بە بەڵێ 4 شە دیاریەکە ئەگەر تەرسیس خینە سەر ئەو شتە وەکو پێوەرەکانی گەیشتن بە ئەنی کتێبەکەمانجەکەوێت تۆ چۆن کێشەیەکە بێت چارەسەرێکی وەگەی بە بەڵێ هەردوو لا بڵێن بەڵێ. یەکەمیانەوەیەک ئەڵێ کەسەکان جیاب بکەرەوە لە کێشەکە،
يعني شتەکە بە شخصی مەکە. لێرە کێشەکانی نێوان ینی ئێران و ئەوە تا ڕادەیەک بووە بە کەسی چکە لە ڕۆژێکەمەوە دۆناڵد ترامپ وتومانە بەرژەوەندی ئەمریکا لە ئەوی خۆیان ئابینێ، پەیوەندی باشی ئەمریکا لەگەڵ پەیوەندی باشی خۆی لەگەڵ وڵاتان و سەرکردەکانی دنیای ئابینێ، بۆشی کە ڕێبەری ئێرانی کردە ئاماژ لەگەڵ ئەو سەرکردانە و شانازیشی پێوەکات لای هەموو ئەوانەی کە ڕێبەری ئێران فەرماندەیان بووە بە خالی بافیشەوە کە پێش پەرلەمان پێگەی سەربازی و پۆلیسی هەبووە، شتەکە بووە بە شخصی و من خۆم بۆ خۆم تووشی سەرسوڕمان بووم کە هەواڵی ئەوە هات ڕاستە خۆتەوە قەیان کردو و ڕاستە خۆ دانیشتون چکە یەکێک لە کێشە و گرەکان دایم لە ڕابردەوە بۆ ئێران و توتی من ڕاستە خۆ گفتوگۆ ناکەم. ئەوە دروست بێتەوە قەیان کردبێ جێگەی سەرۆکی ئەمریکا. بەڵێ چکە بەرزترین ئاستی بەڵێ یەک بینین بوو جا ئەوەی زۆر جار لە پەیوەندیکردنا کە ڕەنگی یاوەتەوە بەپێی ئەو دیدگایەکەوتم لەو کتێبەیە هەیە ئەوەیە کە بە ڕوونی و بە ڕاشکاوی قسە بەرامبەر بە بەرامبەرەکەت بکەیان. ئێستا ئێران شتێکەڵێ ئەمریکا شتێکەڵێت نازانیانی ئەوەی کە هەر بڵێ ئەمریکا ڕاستەکاڵێن لە ئەنگری ئەوەکەی بڵێ ئێران ڕاستەکاڵێن ناتەوە لە ئەنگری ئێرانەکەی. دانێکی لایەنی کتیان ئەوەیە کە تۆ گوێ بگری لە بەرامبەر بۆ تێگەیشتن نەک وەڵام بیتەوە. ئەمە لە گفتوگوی خۆمان و کووردا زۆر زۆرە، تۆ گوێگری بەرامبەر قساکە بەس بۆی ڕەدی ئەو خاڵە بیتەوە کە ئەو باسی کردووە. خاڵێکی تریانەوەی کە تێنەگەی لە قسەی بەرامبەر. ئەمە لە ئێستش و لە ڕابردوو شایەکێکە لە گەورەترین کێشەکانی دانوستانی ئەمریکا و ئێران بە تایبەتی پێش ئەم جەنگە پێش 28/2 عراقچی بەویت کۆفی وتووە ئێمە 160 ئەوەندە یۆرانیۆممان هەیە پێتێنراوە تا 106 بەشی 10 بۆم بکە. ئامادەی ئەمە واز لێبێنین، ئەمە وەکو سازشێکی گەورە پێشکەشی کردووە. ویتکۆف وا تەفسیری کردووە باشە کە ئەمە هەڕەشەیە ئەڵێ ئێمە ئەتوانین ئەوەندە بۆم دروستکەین و ئەمەشی بە ترامپ بوتووە بۆیە ترامپ بڕیاری ئەوەی یاکە بەرەو جەنگ بڕوە. یەکێکی ترش لە خاڵەکان لەو کتێبەیە کە ئێجگار گرنگە نەزانم لە زانکۆکانی ئێمە خوێنرەیان نا ئەوەیە کە تەرکیز بخەیتە سەر بەرژەوەندی با بڵێن کەسەکان نەکەوەی کێ پێگەی چییە. وەکو نمونە بۆ نە ئیسرائیل و میسر باسەکەن دوای شەڕی 73 میسر ئەویست سینای وەرگێتەوە و سەروەری خۆی بگەڕێنێتەوە. ئیسرائیلیش داوای ئاسایشە کردە بەرامبەر ئەوەیە لەمە یەکیان گرتەوە لە جاتیەوەی تەرکیزکەن لەسەرەوەی کێ چی ئەوێ بەرامبەر بەویتر. خاڵێکی تر ئەوەیە کە میکانیزمی نوێ دابێنیت بژاردەی نوێ دابێنی بۆی هەردوو لا سوودمەند بێت. یعنی ئەوەی کە دکتۆر باسی کرد ڕێکەوتنەکەی پێشوو ئێران بۆ نمونە پیتانی یۆرانیمی کەم کردەوە بۆ ئاستێک تەنها بۆ مەدەنی بەکاربێنرێ لە هەندێک وێزگی ئەتۆمی لەوانە ئاراک کە ئاوی قورسی تایەوە ئەکرێ بۆ چەکی ئەتۆم بەکاربهێنرێ ئەمانە هەمووی چیمەنتۆ کران و کامێرای 24 ساعتی تیا بوو بۆ نمونەوە لە بەرامبەرە ئێران کۆمەڵێک ئابڵوقەی لەسەر لابرا. ئەمە ڕێکەوتنی 2015 چکە ئەو ڕێکەوتنە هەم ئاژانسی وزی ئەتۆمی هەم ئەوروپیەکان هەموو ئەجگار گرنگیش بوو چکە هەم چوو بۆ ئەنجومەنی ئاسایش و کاتەش ئێران گومانی هەبوو لەوەی کە سەر نەگرێ سوور بوون لەسەر بچێتە ئەنجومەنی ئاسایش. رووسیای تیا بوو، چینی تیا بوو، فەڕەنسای تیا بوو، ئەڵمانیا تیا بوو، بەریتانیا تیا بوو. ینی شتێکی گرنگ بوو. بەڵام ترامپ من پێشتر وتومە بەس دەبەرەوەی ئۆباما کردی هەڵی وەشانەوە. و خاڵێکی تریش ئەوەیە کە پێوەری بێلایەنانە دابنرێ لە دانوستاندنا بۆی کە ڕێی لە یەکزاڵ نەبێ. ئێستا ئەمریکا ئێمە چوین مەرجەکانی خۆمان ناوە بە ئێران ئەوان قبولیان نەکرێت. ئەگەر تۆ مەرجەکەت خۆت بێنیت و بیسەپێنی ئەمە دانوستاندن نییە. دانوستاندن یعنی شتێک وەرەگریت. دۆناڵد ترامپ گرفتەکە لەوایە تەرکیزە خاتە سەر هەمان ئەو شتێک کە پێشتر ویستوێتی. پێش جەنگ ئەم ساڵی شوپار ئەڵێ بە ئێران تەسلیم بێ. ئێستا ئێ بە دانوستان ئەوە بەدەستبێنێ و ئێرانەکان ئەمەیان ودوێنێ وەفدەکەیان کە یانوێت ئەوەی لە شەڕ بەدەستیان نهێناوە لە دانوستان نابەدەستی بێنن. ئەوەی کە پەیوەندی بە یۆرانیۆمەوە هەیە و هورمزەوە هەیە من پێش ئەوەی ترامپ آخر هەڕەشەی بکە کە بڵێ من شارستانیەتی ئێران لەناوە بەم ئەم شەو لێرە لەم بەرنامەی تۆ ئەومان وت کە یەکەم ئێران گەشتۆتە شوێنێک لە ڕووی استراتیجیەوە براوەیە. ئەمە حتا هەرچی بەرپرسی گەوری ئەمریکا هەیە بە سیناتۆرەوە بە ژەنڕا هەموو دانی پیانە ئەوروپیەکان ئەمریشەکان هەر ئەوەشی هەندێک وڵات گفتوگۆکەن لەگەڵ ئێرانە بۆی کەشتەکانیان بڕوات بەڵگەی ئەمەیە. بە بڕوای من دۆناڵد ترامپ لە گۆشەیەکایە پێویستی بە دەستکەوتێکی ڕەمزی هەیە تا ئێستا ناتوانێت بچێتە بەردەم خەڵکی ئەمریکا بڵێ من ئەمە چکە باسی هورمز ناکرێت لە خەڵکەڵنگا کە هورمز خۆ کراوە بوو تۆ شەڕەکە هەڵگیرسان داخرا. بۆیە ئێران ئێستا
ئەوروپیەکان تقریبان 15 وڵات بەریتانیا خەریکی ئەمەی لە هەوڵێکی سیاسی و دیبلۆماسیان بۆ چارەسەری ئەم کێشەیە. وڵاتانی عەربی طبعاً بە هەڕەشەی ئێزانن و بەشێک لەوەی کە من گومانەکەم ئەم دانوستانە سەری نەگرت وڵاتانی کەندا و لە پشتەوە بە ترۆمپیان بتووە شەڕمەوەستێنە بە کاتی ڕای بگرە ئێمە مەسروفاتێکین چونکە لەو لەحظەیە کە گفتوگۆ دانوستان دەکرات ترۆمپ هەڕەشەیە گرەیوت ئەمانە بەس لەبەرەوە زیندون گفتوگۆ بکەن نەجینا ئەمان کوشتن لەو لاشەوەی وت ڕێکەوتن بکرێ و نەکرێ بۆ من وەکو یەکە ئەمە وات لێ ئەکات تۆ لە کاتی دانوستانە متمانە نەکەیت. سپاس دەکەم حەزەکەی بۆ خاڵی مەوزوعی یۆرانیمەکە تەواوەکەم و بچینە لای کاکاتوان. ئەم سەدا شەستە لە ڕووی استراتیجیەوە ئێران بۆیە زیادیکردبی کاتە کارتی فشار بوو بە خاڵی لاوازی ئیسرائیل بەکاری هێنا کێشەی ئەم شەڕە ئیسرائیلە ناتنیاهووە ڕێگە نادا ئەم شەڕە بوەستێنە چکە چارەنووسی خۆیتی ئایا پەیوەندی بە چارەنووسی ئیسرائیلی شەوە نییە لەبەرەوە ئێران بۆی ئەم بیانەوە دەربێنێ لە دەستیەوە خۆی توانێ خۆبەخشانە بەبێ زەختی ئەمریکا خۆی توانێ بڵێ من ئەو ئینا بۆ نمونە پیتانەکەی نزمەکەمەوە شتێکی لە یەکەم چونکە ئەگەر ئەم دووشتە حل نەبێ چارەسەر نەبێ کە هیچ ئابلوقەی دەریایی کردارێکی جەنگیە ئەنی بەپێی هەموو قانونێکی نێودەوڵەتیەوەی کە ترامپ بڵێ من یەکەم لە هورمز کێشەی وزە ئەوە چارەسەر ناکات بۆیە ئێران ئەم شتانە لە جیاتیەوەی هورمز لەژێر زەختا بکاتەوە دەتوانێت لەگەڵ ئەوروپا ئاسیا کە ئەمانەیە دابڕاون لە ئەمریکا بەهۆی ئەو ئێهانانەی ترامپ بەردەوام پێکردن و کێشەی بۆ دروستکردنی پێناسەی گومرکی بەسەرا سەپاندون ئەتوانێت ئەمریکا گۆشەگیرکە ئەو سیاسەتی بەرامبەر ئێران بەکارهێنراوە بەرامبەر بە ئەمریکا بەکاری بێنێتەوە. دێمە خزمەتت کاکەتوان جەنابیشت بەخێربی دەمێستنیجی بەڕاستی بزانم سەر ئەگەر هۆکاری دانوستانەکان بۆ شکستیان هێنا بڵێن دانوستانەکان بە دواتریش ئەگەر باسی ینی هونەری دانوستان لای ئەمریکەکان بکەین لای ئێرانیەکان کامیان ئەزمونیان بڵێن درێژترە ئارامترن. بەڵێ سپاس بۆم دەرفەتە بەخێربی. لەم ڕۆژانە تویتێکی ترامپ بڵاو بۆتەوانەیە باسیەوە کاڵە ئێرانیەکان توانایەکی زۆریان هەیە لە دانوستانکردنا لە جەنگا لە ڕابردووە چی جەنگیان کردووە شکستیانێ ناوە بەڵام کە دانوستانەکەن لە دانوستانە سەرکەوتووە بن. من حەزەکەم هەموو شەوانی پێشووتر کە لێرە بووین زۆربەی کات لەبەرەوە ئێمە ئەم ڕووداوی جەنگات لە پێشەوانەیە وەک بووە بە هۆکارێک ئەکرێتی شک زیاتر بخرێتە سەر ئێران بۆ تێگەشتنی چکە ڕنگ بێ پێشتر ئێمە لە چارچەوەی و ئەدەبیاتەیە تەماشا ئێرانمان کردبێ کە میدیا حەزی کردووە وا ئێران بناسیێرین بەڵام بەو جۆرە نییە بەنسبەت ئەوەی کە لە ڕابردووە مەسەرەن قوڵایەکی گەورەیانە لە دانوستانکردنا بۆ منە من ئەتوانین ڕووداوی ئەحمەدی قەوام باز بکەین قەوام سەڵتەنە لە ساڵ 1940 کە ئێران سەر بەخۆی بێلایانی خۆی ڕاگەیان لە جەنگی یەکەمی جەنگی دۆمی جیهانیا ئەوە بۆ وڵاتانی هاوپەیمان بڕیاریان ناکە ئێران داگیر بکەن سۆڤێت لە باکوورەوانێ و بەریتانیەکانیش لە باشوورەوانێ و بە شێوەیەکی عملی کۆتاییان بەدەسەڵاتی ڕەزاشا هێنا و حکومەتێکی نظامی حکومەتێکی سەربازیان لە ناوتارانە دەست پێ کرد و سەرەتاکانی بنەمای ئەم سیستەمە نێودەوڵەتیەی ئێستا لە تاران نووسراوەتەوە لە باڵوێزخانەی یەکێتی سۆڤێت بە ئامادەبوونی هەر یەکێ لە ڕۆزڤێلت و چێرچڵ و وینستۆن چەرچڵ بنەما بیدائیەکانی سیستمی نێودەوڵەتی تازە بەڵێ بەڵێ ئەو کۆبوونەوەی سێ وڵاتی سەرکەوتووی جەنگی دووەمی جیهانی کە کۆبوونەوەیەکی زۆر گەورەی لوتکایان کرد لە باڵوێزخانەی یەکێتی سۆڤێت لە تاران لە دوای سەرکەوتنی جەنگاوانێ بوو بە هەوێنی دامەزراندنی بنەماکانی وڵاتانی سەرکەوتوو لە جەنگا و بنەماکانی ئەم نەتەوە یەکگرتووەکان و مافی مرۆڤ و زۆربەی ئەوە لێەوە سەری هەڵدا ئەوە بوو لێرەوە سۆڤێت ئامادە نەبوو ئێران بەجێ بێڵێ لەو کاتەشا ئەوە بوو محەممەد ڕەزاشا کە تازات بۆ سەرکار پێیانی ئەتوانی بڵین وڵاتانی سەرکەوتوێ نابیانە سەرکار پیان وا بوو لەوە کارێکتەرێکی ئاسانتر و ساناتریان نییە ینی باشترین بژاردە بوو ئەو دەقەیە لێرانە بۆیە پیاوێکی زۆر بەتوانا و بە سەبر ناوی قەوام سەڵتەنە بوو هاتە سەرکار بوو ئەو بوو بە سەرۆک وەزیران بەڵام گرفتێک هەبوو لێرە کە یەکێتی سۆڤێت ئامادەییتیان نەبوو باکووری ئێران پاشەکشە بکە دوو ئامانجی استراتیژی هەبوو ئەویست لە پارێزگاکانی باکووری ئێرانە بمێنێتەوانێ هەروە پشتگیری کۆماری ئازەربایجان بە سەرۆکاتی جعفەری پیشەوەریشیە کرد ئەو کۆماری ئێمەش کۆماری ئەزمموی پێشەوای قازی نەمر هەر زیاتر لە چوارچێوەی ئەو
باڵانسی هێزەی کە لە ئێرانی دوای جەنگی دۆمی جیهانی دروست ببوو ئەوە بوو ترومان ئۆلتیماتومێکیدا بە یەکێتی سۆڤێت کاوێ پاشەکشە بکات لە ئێران بۆیە ئێرانیەکان کەوتنە دانوستانەوانێ لە شێوازێکی ڕاستەوە خۆ لەگەڵی چێتی سۆڤێتە بەڵام سۆڤێت داوای گەرانتیانە کرد ئەیان و ئێمە بە دوو مەرجەکشینەوانێ یەکەمیان ئەوە بێ کێشەکانتان لەگەڵ حکومەتی جعفەری پیشەوەری کۆماری ئازەربایجان بە شێوازێکی دیبلۆماسی و بە شێوازێکی ئاشتیانە چارەسەر بکەن هەروەها مافی دەرهێنانەوەی کە پێوتێ ئیمتیازی دەرهێنانی نەوتمان لە پارێزگاکانی باکووری ئێرانە بدەنێ قەوام ئەوەی کە پێوتێ ڕێوی سیاسەتی ئێرانی دوای جەنگی دووەمی جیهانی بوو ڕێکەوتنێکی کرد لەگەڵ باڵوێزی یەکێتی سۆڤێت بە ناوی ئیڤان ساتجیکۆڤ ڕێکەوت لەسەر ئەوەی کە ئیمتیازی دەرهێنانی نەوت لە هەموو پارێزگاکان ئەوەی کە ئەڕوانێ بەسەر دەریای خەزەردا بە سۆڤێتیەکان بەڵام لە دوای ئەوە ڕێکەوتنەکەی هێنایەوە بۆ ناو پەرلەمانی ئێرانی ئەو کاتە پەرلەمان دەنگی بە ڕێکەوتنەکە نەیاوتیان پێچەوانەی بنەما ئەساسیەکانی قانونی مەشروطەی ئێرانە بنەم پێچەوانەی بنەم بڵێ دەستوری ئێرانە لەبەرەوە ڕەتیان کردەوە هەرچەنە سۆڤێت زۆر تووڕە بوو لەوە وتی ئەمە هەڵخەڵەتاندنێکی تاریخی بووە کە لە ئێمە کراوەوەی ئێران بەرامبەر ئێمە کرێت بۆیە ئەوەی کە دۆناڵد ترامپ باسیەکە بڵێ ڕاستە قوڵایشی گەورەیانی لە دانوستانکردن بە تایبەتی لەگەڵ ئەمریکاشە بە شێوازی ڕاستەوە خۆ لە دوای 2023 لە دانوستانان ئەوە دۆناڵد ترامپ کە باسیەکە لێوان سەبرێکی زۆریانەیە خۆشیان باس لە ڕووداوێکی تاریخیەکەنەوانێ جۆن کێری خۆی تویتێکی معروفی هەیە لە ئێرانیەکان بە دوو پیشە بەناوبانگن فەرزچنی و مەسلەی کاشیکاری ئەم دوو پیشەیە لە تاریخی کۆنەوە هەردووجیان پێویستیان بە سەبر و تەحملێکی زۆرە بۆیە هەر نەتەوەیەک خەریکی ئەم دوو پیشەیە و بێ تااقەتێکی ئەوەی کە پێوتێت تااقەتێکی پشودرێژی و بڕستێکی زۆری هەیە بۆ دانوستانکردن لەبەرەوە ئێمە لە هەر کاتێکا مەسلەی چنین و کاشیەکە لە دانوستانەکانی ئێران بەڵێوان 3 ساڵ دانوستانی بێ پسانەوەیان کرد لە 2004 شەوانێت دانوستان بۆ 1 لەحسەش لە ئێرانە کۆتایی پێناتوە لە کۆتایی حکومەتەکەی ئەحمەدی خاتەمیەوانی هەتاوەکو ڕێکەوتنی بەرجام ئەوەی ڕێکەوتنی 2015 بە بەردەوامی دانوستانە بوو لە دوای ڕێکەوتنامەی 2015 کە چۆ بواری جێبەجێکردنەوە لە 2020 کە ترامپ بە شێوازێکی هەمیشەیی بۆ خۆی یەکلایەناتە دەرەوە ئێرانەکان دووبارە بەردەوام بوون لە دیبلۆماسیەت لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئەوروپیەکانە لەگەڵ ئەوەی کە نامرا بە دیبلۆماسیەتی وڵاتانی ڤێننا هەتاوەکو ئەوەی کۆتایی دانوستانی ئێران لەگەڵ وڵاتانی ڤێنایە بە میکانیزمی پەلا ئەوەی کە پێوترا ئیسناباک کۆتایی پێات مەخسەم لە چی ئەو پشودرێژێکی زۆریان هەیە لە دانوستانە و بە هیچ جۆرەکیش چۆنەڵی بێتاقەت نابن ئەو قسەی ترامپ لە حقیقەتێکی تاریخیە دانی پیانە دیارە ڕاوێژکارەکانی پیانتوە لە 100% ئەوە ڕاستە سەبەر بە هۆکاری شکستەکە دانوستانەکان بۆچی دەیبینی بەڕێزت پێ دوایەوە کارەکەی یاخود کارتەکانی دەستی هەردوو لە هاوسەنگە لە دانوستان بەنسبەت بە هۆکارەکانی شکستەوە ئێمە من مامۆستاوەشار جومعە لە بەرنامەیە بووین من وتم گەشتبین نیم هۆکاری گەشتبین نەبوونەکەش بۆ ئەوە ئاگەڕێتەوانەیە ئەمە ئەم دوو دەوڵەتە یەک گرفت لە نێوانیاندا نییە ینی پاکێجێک لە جیرۆ گرفت لە بینیانە بۆ نمونە گرفتی ئابووری هەیە گرفتی سیاسی هەیە گرفتی میکانیزمی بانکی هەیە بۆ نمونە بەسیترین گرفتێک کە لە نێوانی ئەمریکا و ئێرانە هەیە مەسلەی FATF ئەوەی کە میکانیزمی ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و هاوکاریکردنی تیرۆریزم لەوە کراوەتە دەرەوە لە نظامی سوێفت ئەوەی کە مامەڵەی بانکی نێودەوڵەتی کراوەتە دەرەوە بەدەیان بڕیارنامەی نێودەوڵەتی لە ئەنجومەنی ئاسایش و لە ڕێکخراوی MPT و لە ئاژانسی وزەی ئەتۆم و لە دەیان ڕێکخراوی کە لە دژی دەرچووە لە هەنێک لەو ئەوەی کە پێوتی ئەو گەمارویانەی کە لە دژی ئێران سەپێنراوە بەشێکی پەیوەندی بە یاسای دەسەڵاتی سەر و کۆمارەوەیە بەشێکی زۆری پەیوەندی بە یاسایانەوە هەیە کە لە کۆنگرە دەرکراون یعنی ئێمە ڕوبەڕووی تەونێکین لە گیرروگرفتی هەڵپەسێردراو لە نێوان ئێران و ئەمریکادا بۆیە ئەوە پەیوەندی بە ڕۆیای ئەمریکیەکانەوە هەیە ئەمریکیەکان کاتون بۆم دانوستانە وەکو جێدی ڤانس باسی کردوتی ئێمە ئەخی دەرفەتمان داوە بە ئێرانیەکان بۆیە بینیمان دانوستانێکی زۆر چڕوپڕکرا ئەوەی بازەکری 21 ساعت دانوستان کراوە ئەمە دەلالت لە دیدگای ئەمریکاکە کە ویستوەتی لە تەنها سەفرێکا کۆتایی بە کێشەی ئێران بێنێ
لە کاتێکا ڕاوێژکارەکانی خۆیان باز لەوە کەن کێشەی ئێران شتێک نییە بە خولێک و بە گەڕێک و بە دووگەڕ کۆتایی پێبێ. بەسیترین نمونە ژەوەیە کە تەنها جیرۆگرفتی ئەتۆمی لە نێوان ئەمریکا وڵاتانی پێنجکۆیەکا بووە زیاد لە 2 ساڵ پێویستی بە دانوستانکردن بووە. ئێستا چۆن دەوڵەتێک بەم هەموو جیرۆگرفتەوە کە گەشتۆتە قۆناغی شەڕ نەک جارێک 2 جار ئێستا ئەتوانێت لە خلالی ڕۆژێکیان بۆ 2 ڕۆژە کۆتایی بە جیرۆگرفتەکانی خۆی بێنە لەگەڵ ئێران. ئەویش لە کاتێکا کە ئاگربەستێکی دەڵەمەیی هەیە، وەک مامۆستا وشیارەڵێ ئاگربەستێکی دەڵەبەیی هەیە و سێبەری شەڕیش بە تەواوەتی لا نەچوە لە سەریان. باشە بەس لەسەر کارتەکانی هەردوو لە کامیان کارتەکان بێسترێستە لەسەر مێژی دانووسە؟ خۆی دوو پرسیار هەیە زۆر گرینگە بۆچی مەسەلەن کاریان گەشتە ئەم ئاگربەستە کاتیە. مەسەلەن ئەوەی کە پرسیارێکی زۆر هەیە لە ناوخۆی ئێرانە دروست بووە ئەگەر باتە ئێران درێژەی بە جەنگ باید چی ڕۆی ئەیە، چونکە من بیرمان نەچێت لە چلم ڕۆژە ئاگر بەز ڕاگەێنراوە سەر کۆماری 6 ڕۆژ ئەتوانێت جەنگ بکاوە ئەگرا بڵێ 6 ڕۆژ ئەتوانێت جەنگ بکاوە ئەگەر پاڵپشتی کۆنگرێشیە بێ ئەتوانی بچێتە جەنگێکی درێژخایەنەوەی ئایا بیر و بۆچوونی یاوەی پێوترێ شەقامی ئەمریکایان کۆنگرێس ئامادەیە لەگەڵ سەرۆکا بچێتە جەنگێکی درێژخایەنەوە لەگەڵ ئێرانە. بەڵام ئێرانەکان پرسیارێکیان لەلا دروست بۆ ئەوان ڕەنگە نەیانتوانی بێ وەڵامی بنەوانی. ئەوان بینیوانە لە 7 ئۆکتۆبەرە لەبەر چاوی میدیا و هەموو جیهانە بەدەیان تاوانی جەنگ و کارەساتی مرۆیی و ئەمانە ڕووی داوە. هیچ گەرنتیەک نەبووە کە ئەمە لە ئێرانیش دووبارە نەبێتەوە. ئەکرێت جەنگ کۆتایی پێ باتایە، بەڵام ئەوەی کە پێوتێ سیاسەتی زەوی سوتا ئەو لەگەڵ ئێرانە پەیڕۆبکرایە بۆیە ڕەنگ بێ ئێرانەکان بینان لەوە کرد بێتەوانێت کە نەتوانن تەحملی ئەو هەموو بەها ئابووریە بکەن کە ئەکرێ ڕوبەڕی وڵاتەکان بێتەوە. یەکێکە لەو پرسیارە زۆر جەوهەریانە بۆیە ئێران چۆتەوەی کە لە دوای چلەمین ڕۆژەوانێ ئامادە بێ ئاگربەستێکی کاتی ئەگەر بوترێ کاتیش بێت تا ڕادەیە قوڵی بکات. دووەم پرسیار کە زۆر گرینگە بەنسبەت ئێرانەوە ئەوەی کە مەسەلەن بەس لە بابەتی کاکرێ ئایا ئەگەر ئێران ئەم ئاگربەستی قبول نەکردایە ئەکراچی ڕووبا. ئێرانەکان ترسێکیان هەیە وەکو چۆن ئەم جەنگە ئەمریکیەکان کە لە بدایەتەوە هاتوون حسابی 48 بۆ 72 ساعتیان کردووە کەم شەڕە کۆتایی پێبێ ئەکرێت درێژ مەودابوون یاوی کە پێوتێ درێژبوونەوەی داخستنی گەروی هورمز کارێک بکا کە مێزەکە قڵب بێتەوە بەسەر ئێرانەکانەوە. ئەو کۆدەنگیەی کە ئێستا تا ڕادەیەک لە جیهانە هەیە هاوسۆزیەک هەیە لەگەڵ ئەوەیە کە شەڕێکی یەکلایەنەیە شەڕێکە لە دەرەوەی یاسا سەپێنراوە بەسەر ئێرانە ئەو کاتە هاوسۆزیەکە لەگەڵ ئەمریکایە بێ و پشتی ئێران چۆڵ بکەن هەمیان پشتی ئەمریکا و ئیسرائیل بگرن بۆ کردنەوەی گەروی هورمز چونکە دیاردەی گەروی هورمز حاڵەتێکە لە ڕووی ئابووری و مەترسی بۆ هەموو وڵاتان دروست ئەکا. بۆ ئێرانەکان ترسی ئەوەشیانە بۆی حەزیان کرۆک و تەنەفوزیاوی کەوتێ گوزەرگایەکی هەناسە پێدان ئاگربەستێکی کاتی دروست ببێ بۆی بە شێوازێکی پلیکانەی ئەوە ئەمڕۆ بینیمان گەروی هورمز بکاتەوە. باش بەس دوایی پرسیارەوە شت یەکەم زین دۆناڵد ترامپ دەتوانێت هورمز گەمارەوە یاخۆچی بەسەر دێمە خزمەتت کاکتۆر ئیسماعیل سەبارەت بە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ پێ دوایە هەبێ یاخودێکی کە لە بژاردەکان جەنگ دەست پێ بکاتەوە ناوخۆی ئەمریکا ئابووری جیهان دۆخی بڵین دۆناڵد ترامپ خۆی یارمەتی دەرە بۆی جەنگەکە دەست پێ بکاتەوە کاکەتمانی باسی یاسای جەنگی کرد کە بۆی هەیە 6 ڕۆژ دوای داوای یارمەتی کۆنگرێزەکە. وەڵاهی ئەگەری شەڕ هەر هەیە یعنی ئەوە نییە لاچوو بێ ئەگەرێکی بەهێزیشە لەبەر دوو هۆکار. یەکێکیان ئەوەی کە ئیسرائیل کە لایەنێکی شەڕکەرە پێی وایە شەڕەکە یەکلا نەبووتەوە ئەبێ تەواو بکرێ. یعنی بە بەردەوامی ئیسرائیل هاندەری ترەمپ و ئەمریکا بووە کە لە ئێران بدرێ شەڕ بەردەوام بێ شەڕ نەوەستێ. کەواتە لەملایەوە هۆکارێکەوەی کە ئیسرائیل بە بەردەوامی هانی ترەمپی جەدا کە جارێکی تر دەستکاتەوە بە شەڕکردن. لەلایەکی تریشەوە دووری زۆری مەودای نێوان ئەمریکا و ئێران ئەوەش خۆی بۆ خۆی کێشەیەکی گەورەیە کە دیسانەوە ئەگەری سەر هەڵدانەوەی شەڕ زیاتر ئەکا. بەڵام من پێم وایە ئەمریکا پێش دەست پێکردنی شەڕەکە و ئێستش کە وەستاوە هەر تاالبی شەڕ نەبووە. یعنی دۆناڵد ترامپ کابرایە کە تاالبی سەفقات و بردنەوەی سەریعە لەبەرەوەی لە مەجای سیاست و عسکەرەوە نەهاتوو لە بازارڕەوە هاتوۆتە ناو سیاستەوە کەسێکە بە دوای سەفقەیە ئاگەڕێ. دۆناڵد ترامپ یعنی پێی خۆش بوو کە شەڕەکە نەکرێ ئێران تەسلیم ببێ. کە شەڕەکە کرا ئەوەی پێ خۆش بوو کە بە ماوەیەکی کورت و کەم وەکو ئەوەی ڤەنزوێلا یەکلایی بکاتەوە ئێران تەسلیم بێ. ئەن لە کۆتایە تەسلیمبوونی ئێرانی ئەوێ. بەڵام ئەو تەسلیم بوونە هەتا بۆی بکرێت بە بێ شەڕکردن کارەکەکە.
بەڵام ئەگەر هەر چاریش نەما شەڕ هەر ئەکرێت لەبەرەوە من پێم وایە ئەگەری شەڕ هێشتا هەر بەردەوام هەیە و بەهێزیشە ئەکەوێتە سەر ئەوەی تا چەندێک ئێران و ئەمریکا لە گەڕێکی داهاتووە جارێکی تردا ئەنیشنەوە و نزیک ئەبنەوە لە یەکتری من پێم وانە ئێران و ئەمریکا بگەن بە ئیتیفاقی و ڕێکەوتنێکی کۆتایی لەم شەڕەیە هەر چەندێک دانیشتن بکەن هەر چەندێک شەڕ بەردەوامێ مەگەر ئێران کۆتایی پێبێ یعنی بە تەواوەتی سیستەمەکە بڕوخێو نەمێنێەوە کۆی کە لە مامۆستاوتی لە شەڕی جیهانی دووەم و لە یەکەمی شار ڕوویدا هەردوو تەرەف شەڕیان ئەکرد لایەنێکیان سەرکەوت لایەنێکی تریان بەزی ئەو لایەنەی کە سەرکەوت مەرجەکانی خۆی بەسەر لایەنەکەی لایەنی بەزیوە جێبەجێ کرد دەوڵەتی عوسمانی لە یەکەمیانە هەڵوەشایە و دابەشکرا بەسەر دەوڵەتانی حولەفا لە دووەمە بە هەمان شێوە هاوپەیمانان کە بردیانەوە مەرجەکانی خۆیانیان جێبەجێ کرد بەسەر ئەڵمانیا و ئەو دەوڵەتانی کە لەگەڵیان بوون بە هەمان شێوە ئەگەر لەم شەڕەیە ئەمریکا و ئیسرائیل بتوانن سەرکەوتنێکی بێچەند و چوون یعنی مناقەشەی نەبێ ئێمە هەمومان کە دانیشین ئێستاش باز لە ئەمریکا و ئێران ئەەکەی چەند کەسی تریش بێدانیشی هەندێک کەس ئەڵێ ئەمریکا براوەی هەندێک کەس ئەڵێ ئێران براوەی بەڵام بردنەوەیەکی بێچەند و چوون ئەوە شەڕەکە کۆتایی پێهێنێ و دۆخەکە ئاساییە بێتەوە بەڵام هەتا بەم شێوەیە بمێنێ هەتا ئێران وزەیەکی تیا بمێنێ من پێم وایە ئەم شەڕە یعنی ئەم ململانەیە نەک شەڕ ئەم ململانەیە کۆتایی نایە لەوانەیە ئیتفاقێکی جوزئی بکرێ لە کۆتاییە ئەگەر ئێران هەر ینی نەچوە ژێرباری داواکانی ئەمریکا چونکە شتێک هەیە لەسەر شخصیت کەسایەتی ئێرانی باز ئەکرێ وەکەوەی کە باز لە سەبر و خۆڕاگریەکەیان ئەکرێ ئەژووترێ کەسێتی تاکی ئێرانی جا لە دەسەڵاتە بێ یاخود لە دەرەوە بێ حەزیان لە سەفقەی جوزئی و کەم و کورتخایەنە هەتا ئەوەی ڕێکەوتنی استراتیژی دوورخایەن و درێژ مەودا بکەن ئەوە شتێکە ینی پێیان وایە ئەگەر تۆ لە ساڵێکە لە 2 ساڵە لە 3 ساڵە بتانی کۆمەڵک دەستکەوتت هەبێ لە ژیانتە کەواتە تۆ جارێ ئەوە بکە ئەجا لە دوایە بیر بکەرەوە لە داهاتووە ئەوەش احتیمالە ینی ببێتە پێوەرێک ببێتە ژینگەی دانوستانێکی جوزئی کار لەسەرەوە بکرێت کە گەروی هورمز بکرێتەوە لە بەرامبەر کۆمەڵک گەمارۆ یاخود ئەو پارانەی کە ئێران بلۆک کراوە هەندێکی بۆ بگەڕێنرێتەوە و یعنی کۆمەڵک خاڵ بەڵام ئەوەی کە بگاتە ڕێکەوتنێکی کۆتایی ئەوە زۆر زەحمەتە لەوانەیە ئێمە 3-4 ساڵی تریش دانیشین و باز لەوە بکەین کە دیسانەوە وەفدەکانی ئێران و ئەمریکا جارێکتر کۆبنەوە باسی فڵانخە من بیرمە لە ئیتفاقەکەی 2015 باز لە قەوسەکان ئەکرا یعنی کە نەسی ڕێکەوتنامەکەیان ئەنووسیەوە لەسەر هەر خاڵک ناکۆک بوونە لەسەر هەر بڕگەیەک ئەیان خستەبێنی دووکەوانەوە ئەمە با بڕۆین خەی ناکە بە ئەمە بمێنێ چەندین دانیشتنیان کرد هەتاو کەوانانەیان لابرد ڕێکەوتن لەسەری لەبەر ئەوە ئاسان نییە ینی ڕێکەوتنێکی کۆتایی سەرتاسەری درێژخایانی استراتیژی لێ بکەوێتەوە ئەمە لە کۆتاییە هەر اتفاقێکی جوزئی لەکەوێتەوە ئەنجا بێنە سەر ئەوەی کە کاریگەری ئەمە لەسەر ئابووری جیهان چییە و هەروەها ئەو فشارانەی کە لەسەر دەسەڵاتی ترامپ هەیە ترامپ جگە لەو مەسلەی 6 ڕۆژەکە بۆی هەیە و بۆی هەیە ینی ئەتوانێ زۆرینەی کۆنگرێسی بەدەستەوە ئەتوانێ بە پێی بڕۆژە یاسایەک کاتەکەی بۆ درێژ بکەنەوە مەسەلەن ڕێگای پێ بدەن تەفویزی بکەن کە شەڕەکە بکە ئەوان زۆر قورس ناوێت لەسەری بەزەوەی کە قورس ئەوێ لەسەری کۆمەڵێک بەڵێنی داوە کە باری ئابووری قورسی سەرشانی تاکی ئەمریکی سوک بکە ترامپ کاتووە بەرنامەی کارەکەی ئەوە بوو کە زەریبە کەم کاتەوە مەسەلەن داهات زۆر ببێ تاکە کەس نیسبەتی هەڵاوسان و تەسەخوم دابەزێنێ بەڵام ئەمانە هەمووی پێچەوە نابێتەوە هۆی ئەم شەڕەوە یعنی زۆر کەس هەیە ئەڵێ ئەمریکا خۆی هیچ سوودێک لە گەروی هورمز وەرناگرێت هیچ نەوتێک جزئێکی کەمی نەوت لێوانەیە لێویان هەندێشتومەک لێ بڕە بەس خۆی کێشەی گەروی هورمز واتە کێشە بۆ ئابووری جیهان ئابووری جیهان جواتە ئابووری ئەمریکا لەبەرەوەی گەورەترین ئابووریە لە جیهانە بەرزبوونەوەی نرخی نەوت ڕاستەوخۆ لە ئەمریکایە بنزین بەرزەکاتەوە بنزینی ینی هەموو تاکێکی ئەمریکی کە سیارەی پێیە یەکسەر هەست بە بەرزبوونەوەکەی ئەەکە ئەوە لە انتخاباتی میدتێرمە کەمانگی 11 ئەکرێ کاریگەری زۆریە بێ لەسەر دابەزینی شعبێتی ترامپ و هەروەها نیسبەتی تەزەخۆم هەڵاوسان گرانی شتەکان لەسەر شانی تاکی ئەمریکی گران ئەبێ کاتێک کە نەوت بەرز ئەبێتەوە ئەوەش یەکێکە لەو کێشانەی کە ترامپ ئێستش
لەگەڵ سەرۆکی بانکی ریزرڤ بانک جیرۆم پاول باڵە فیدرالی کێشەی ئەوەی هەیەڵەیە بێ ئێوە نرخی سوود دابەزێنن بۆ ئەوەی ئەمریکیەکان سوود لە پارەی ئاسان و ینی ئاسان قەرزیان بێتە دەست بەڵام کاتێک کە نرخی سوودا ئەبەزێ هەڵاوسان بەرزەبێتەوە بە قسەی ناکەن ئەوان بەڵام لەم کاتەیە کە جەنگ بەردەوام بێ و گەروی هورمزدا بخرێ هەڵاوسان بەرز ئەبێتەوە ینی بانکی فیدرالی نەک ناتوانێت نرخی سوودا بەزێنێ بە بەرزیشی کاتەوە جا ئەوە هەمووی بەرنامەی کاری دۆناڵد ترەمپ پێچەوانە ئەکاتەوە ئەو وعدانەی کە دابووی بە خەڵکی ئەمریکی ینی هەمووی پێچەوانە ئەبێتەوە ئەوەش کاریگەریەکانی لە هەڵبژاردننی مانگی 11 دەرەکەوێت هەڵبژاردنێکی گرنگە هەموو ئەنجومەنی نوێنەران جارێکتر هەڵ ئەبژێرێتەوە لە 2 ساڵەکەیە و یەک لە سەرچەی ئەنجومەنی پیرانیش تازە ئەکرێتەوە لە کاتێکا کە جمهوریەکان زۆرینە لە دەستبەن ئەو کاتە دۆناڵد ترەمپ بەبێتە سەرۆکیەگەوەی کە پێڵن نازان مراوی جێر لە عەرەبی البەتە العەرجای پێڵن هەر سەرۆکێکی ئەمریکی کە زۆرینەی کۆنگرێس بەڵێ لە دەست ئەیە یعنی وای پێڵن چونکە ناتوانێت فەرزی ئەجەندای خۆی بکە ئەوان کۆتوبەندی دەبێتە مراویەکی شەر من پێم وایە چونکە گەروا بمێنێتەوە جمهوریەکان زۆر نیسبەتی دەنگەکانیان دابەزی. سپاس دەکەم. مامۆستا سەبارەت بە مەرجەکان باسمان کرد ئەوەی کە دەڵێن بربەستە یۆرانیۆمە بۆ پرسی گەروی هورموزەکردنەوەی و مەسەلەی دەستبەرداربوونی ئێرانە لەو گروپە چەکدارانی کە بە بەشێک لە ئاسایشی نەتەوەی خۆیان دەزانی ئەوە کارەکە یاخود ئەمریکا ڕێکەوتی ناویان ئێران نایەوێ زانی زۆر ڕوون ڕاشکاوە دانوستان لای دۆناڵد ترۆمپ تەڵەیە و ئیسرائیل لە ڕێگەی جەرد کوشتنەر و ویتکۆف و دۆرێکی زۆر خراپیانی ئێستا دوێنێ دوێنێ لە گفتوگۆیان ڕاگەیانی ئیسرائیلی پێش ڕاگەیانی ئەمریکی ناوەڕۆکی بڵاوکاتەوە ئەمە ینی زۆر زۆر وازەحە ئەو 15 خاڵی ئەمریکا هایی بوو لە ئەمریکا بڵاو نەبوو لە ڕاگەیانی ئیسرائیل بڵاو بۆ یەکەم جار لێەوە وەرگیرا بۆ ئەمریکیەکان دوو کەس ئەم شتەی کردو یا کوشتنەر هەیە ویتکۆفە ینی خۆ تۆ ئەتوانی نەتیجەگیری بکەیت چونکە نەبووە تۆ لە کاتی دانوستانە پەلاماری وڵاتیش کە بدەیت لەبەرەوە لای ترامپ هەر تاکتیکە استراتیج نییە ئەنجا ئەمە یەکەم جار نییە ترامپ و شیشکستە بێ پێناسەی گومرکی سەپان بەسەر وڵاتانە بە حساب ناچاریانەکە بە دڵی ئەو ڕێکەوتنامەی ئابووری بکەن هیچ وڵاتێ نەچوە ژێرباری و دادگای فیدرالی هەڵی وەشانەوە بۆ نمونە هەڕەشەی گرینلاندی کرد ئێستا دەرکەوتۆ دانیمارکەکان سەربازیان نردووە چۆن فڕۆکەخانەکان تەقێنەوە تەقە بکەن لە ئەمریکی بیان کوژن نەیان کوژن دوێنێ سەرۆک وەزیرانی کەنەدا مارک کارنی کۆنفرانسی حزبی لیبرال بوو ئەڵێ ئەو ڕۆژانە بەسەر چوو سەدا لە دۆلارێک 70 سنتی ئێمە ئەچوو بۆ ئەمریکا ئەڵێ لە $1 70 سنت کە خەرجمانە کرد بۆ چەک ئەمانە بە ئەمریکا ئەڵێ ئەمە خیانەتەکە لە ئێمە کراوە ئەو سیستەمەی ڕابردوو ڕۆشت ئەو نەزمی جیهانیە لەبەرەوە دۆناڵد ترامپ چەکوشێکی پێیە هەرچی کێشە هەیە لای خۆشمان سیاسەکانمانوان هەرچی کێشەی بە بزمارە بین هەر پیا ئەکێشێت ئەگەر نەتیجەشی نەبێت لێرەوە ئەڕوا بۆ شتێکی تر ئەمە یەک دوو من پێم وایە کە گفتوگۆی سیاسی و شیکارەکرێت قەت پێشبینی هەوڵ نەدەی بکە چکە پێشبینی نەجارەتێتە قالبی فالگرتنەوە بەس سیاسەتی ئەمریکا هەمیشە چی بووە؟ ئێران چەکی ئەتۆم دروست نەکە ترامپ واشەڵێ ئیسرائیل ئێستا گۆڕیەتی بۆچی ئەڵێ سفرکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم ئێران ئەندامی دامەزرێنی ڕێکخراوی NPT-ە ئەم ڕێکخراوە بۆیە دروست بووە وڵاتان مافیان هەیە سوود لە بۆ وزەی ئەتۆمی وەرگن بۆ مەبەستی ئاشتیانە و ئەمە کاتی خۆی ئایزنهاوەر کردی پرۆژەیەک هەبوو ئەتۆم بۆ ئاشتی هەموو بۆی چەک بەرەو چەک نەڕۆن ئەم سوودەی لێ ببینن ئێستا دۆناڵد ترامپ بڵێ نابێت چەکی ئەتۆمتان هەبێ بەڵام دوێنێ ئەگەر دیقەت یابێ ڤان سەڵێ چی ئەڵێ نابێت پیتاندن و ئەو ئامرازانەی بەرەو ئەتۆم تەبایە ئامرازەکە ینی تۆ نابێ وێزگەشی هەبێ نابێ هیچ ئەبێ هەمووی هەڵوەشەنیتەوە بۆ نمونە چکە ئەبێت لە بینی دێڕەکان نابیخێنیتەوە ئەمەیە بۆی ئەڵێم ئیسرائیل ڕێگرە بۆیە پێشتر وتم ئێران خۆی ئەتوانێ ئێستا لە پێگەیەکی بەهێزە لە ڕووی سیاسی و استراتیژی و بێت بڵێ کاکە ئەم ئێوە ناڵن نەمە کێشەیە وەرە نەتەوەی گرتوەکان وەرە ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی و رووسیا و چینیش ئێستا پێگەیان زۆر بەهێزە لە دوای ئەم ڕووداوە چکە ترامپ قرار بوو بچێ بۆ چین سەرۆکی چین ببینێ جینپینگ دوای خستووە نە ئەم ڕۆژانە ئەبوو لەوێ بووە ئەو دایناوە ئەم شەڕە بکە سەرکەوتن بەدەست بێنێ بەماوەیەکە ئەم بەقووەت و هێزەوە بچێ کە سەری نەگرتووە ئێستا ئەگە بچێ بەم شێوەیە لاوازە بێ بۆیە دوای خستووە لەبەرەوە ئێران خۆی ئەم دەست پێشخەریە بکات ینی ئێستا یەکی لە هەڵەکانی عێراق و سەدام چی بوو لە نەوەدەکانە
کەمال حسێن چووە ئوردون لەگەڵ سیایی دانیشت و باسی بەرنامەی کیمیاوی نەکەی کرد ئاشکرای کرد بۆیان سەدام خۆی چوو هەمووی لە ناو برد بەس ئەمی قەت نادرکان بۆ چونکە ئەی با بترسن لێم دوهایی ئەویان بەکارێنە 2003 کە عێراقیاندا ئیجێکرد ئێران ئێستا ئەبێ ئەم مووزعی 1600 چارەسەر کات یان هێنمە خوارەوە یان خۆبەخشانە وازی لێ هێنم چونکە زانستەکەی هەیە بۆی ئیسرائیل لەم هاوکێشیە بچێتە دەرەوە اینجا ئێستا بۆ ئەوەی هورمز ئەمەش بیانوە وڵاتانی عەرەبی لە پشتەوە بە بڕوای من کەنداو لەگەڵ هەندێک وڵاتی عەرەبی ئەیانەوێت جۆرێک لە پیلانێک بەڕێوە بەرن ئەم بڵێن ئەمە ئاوی نێودوڵەتی خۆی ئاوی نێودوڵەتی نییە ینی سنووری ئێران و عمانە بۆ نمونە هەرچەنە پرۆسەی ئابلوقینەکە زۆر قورسە بێت چکە ئەبێت بەردەوام کەشتی لەوێ هەبێ و ئێران توانێ بیان کاتە ئامانج دوورنی ئەمە تەڵەیەکی کە بێت کەشتی ئێرانی ئەمریکی نقم بکرێ سەربازێکی زۆر بکوژرێ ڕێی ناوخۆی ئەمریکا ڕەنگە بگۆڕێەوە ئاراستەی جەنگ یعنی پرۆسێکی ئێجگار ئاڵۆز ئەم بابەتە زۆر جا لای ئێمە زۆر بە ئاسانی باسەکرێت ریچارد هاس کە خۆی لە وەزارەتی دەرەوە بۆ لە قۆناغی بوشی یەکەم و شەڕی کۆیتا نیل فەرگسن کە ئابوورناسێکی بەناوبانگی بەریتانیە لە ئەمریکای نەکا و ژیاننامەیەکی زۆر شتی بابەتی گرنگی نووسی و مێژووی کتێبێکی بەناوی مێژووی پارە زۆر بەناوبانگە ئێستا پرۆژەیەکیان پێشنیار کردو ئەڵێن ئێران وڵاتانی ناوچەکە شتێکی هاوبەش دروستکەن قازانج ئەو پارێژ وەرەگرێت بە هاوبەشی بێ لە بینیانە ئەمە بۆ گرنگە ئەو کتێبی کە سەرەتا باسم کرد گەیشتن بە ئەین کە تۆ بەرژۆندی هاوبەش دروستکەی بۆی سبەینێ ئەم وڵاتانە هێرش بۆ سەر ئێران بە مەترسی بزانن بەسەر خۆیان ئەم هێرشە بۆ ڕوویە وڵاتانی عەرەبی پێیان وا بوو کە لە بەردەم ڕێی گشتی هەڵەن لەگەڵ جەنگین و لە پشتەوە ئەڵێن جەنگ بکە بە ترامپ ئێران ئەمە نازانێ پەلاماریان نایە بۆ نمونە نایانگرێتەوە لەبەرەوە ئەمەی هورمز ئەو هێنە شتێکی زۆر پێشنیارێکی زۆر لۆژیکیە بۆ چونکە کە گەشتە ئەوەی ئێستا دۆناڵد ترامپ ڕۆژێک کەسێک بێنە لەکلم سێ کەسە شارەزای زمانی جەستە بێ دوێنێت دیقەتی زمانی جەستەی ڤانستان باە هەر شێوازی ڕۆشنی دۆناڵد ترامپ دیقەتی بە کە ئێستا بەراورد بە ئەم پێشەم شەڕە ینی هەستەکەی نییە زۆر ماندووە خەوی لێ بڕاوە یاری UFC هەیە زۆران بازی و شەڕەکە هەیە لە ناوینەکەیە ئەو ڕۆژێکە دا ئەو شۆ دانوستان بوو لێ بوو جا پارکە چووە وەکو ئەستێرەیەکی گەورە پێشواز ئەم ساڵ کەس پێشوازی لێ ناکات لەبەرەوە ینی تو هەندێک جار ئێرانەکان یەک گرفت هەیە تووشی جا ئەمە ڕاست نییە تووشی جۆرێک لە غرور بوون کە ئێستا ئەمان زۆر زاڵن هەرچی کارتێ بەدەست ئەمانە هەرچەنە ئەڵێن کارت ڕەنگە ترۆم کارت یاری وەرەقە بکە من پێشتر وتم گازی نوێیە بۆ حەزی لە قومارە بەس ئێران بەڕاستی شەترەنجەکە بەس ئێستا تورکیا ئەردۆگان زۆر قبول کراوە لای پەیوەندیکی زۆر تایبەتی هەیە لەگەڵ ناوەکو پاکستان لەگەڵ ترامپا پوتین بە هەمان شێوە ئێستا ستامەر سەرۆکۆزایانی بریتانیا و کوتم 15 وڵاتیان کۆ کردو بە چارەسەری دیبلۆماسی ئەوانە دوێنێ قسەی کردو لەگەڵ ترامپا بۆیە ترامپ ئەمڕۆ ئاماژە ئەدا وڵاتانی تیژدێن ئەکرێ ئەم وڵاتانە هەمووی کۆکەیتەوە چارەسەرێکی ئاشتیانەی بکەیت چونکە ئەم بابەتی هورمزە کێشەی وزە حل ناکە بە ئاڵوستریەکە چکە تۆ بۆی ئەتەوێ هورمز کراوە بێ بۆی وزە بڕوە نەوتە گازە پێداویستەکانی کشتتوکاڵ و ئەمانەیە ئێستا لە ئەوروپا لە بۆن ئێرلندا وەرگرە زۆربەی مەزینخانەکان هینیتیان نەماوە چاوەڕێ ئەکری لە بریتانیا لە دو هەفتەی داهاتوە ئەوەی کە جوتیارۆشتە هەمووی بێتە سەرجادە چونکە ئەو خەرجی بەڵێ ئەو خەرجیانەی کە ئەیکەن بۆ مەسروفی ڕۆژانە ئێجگار زۆر بووە تاڵان ئێمەش لای ئێمەش خۆ دەزانین لە بازارە زۆر پێداویستی هێگران بووە و زیاتری شەبێ لەسەر قسەدەکەی انشاءالله لە دوم خزمەت کاکەتوان سەبارەت بە پێشتر لە بەرنامەکانی پێشتر ڕێز باس لەوە کردکە ناتوان گەری هورمز بکەنەوە بڵین گەر هورمز داگیر بکەن یاخود ئەگەر داگیری بکەن قورس دەبێ ینی پاراستنەکەی قورسە بەس ئێستا و گەماروێ چۆن ئایا سەرکەوتو دەبن تێیدا ئەو کارتەی کە ئێران کردوێتێک چەکێکی استراتیژی ئایا لەدەستی دەردێنن خۆمە ئەم چەمکە ترامپ بەکارێنێ خۆی ترامپ هیچ چەمچی بوو زاراوەیەک نەماوە لە زانستی سیاسی و دیبلۆماسیانەی شێوان بێت تەسەورەکەم پەیوەندی بۆ هەیە دیدگای ترامپ لەسەر محاسەرەت چۆن تێگەشتووە مثلەن خۆمە دەمێکێ ساچی چەمکە بەکارێناوە ڕۆژ نووسەرێکی بەریتانی باسیەوەیە کرایی و چەمەک بەکارهێنانمان وا کورد بۆ تەوانی لەسەر شاشە و شت کە قساکەین
چکە ترامپەمی لێ وەرگرتوینەتەوە هەمووشی مەفاهیمەکانی بە سەقەتی باس کردووە نازانی مثلەن ئەمە پێندی بە تویتەکانی ترامپەوە هەیە چۆن لە محاسەرە تێگەشتووە گەمارۆدان بڵێ ئەگەر گەمارۆدان قەرار بێ بۆی بێتە ناو کەنداوەوە ئەوە هەر لە کاتی دانوستانەکە ئەنجامیاننا ئۆپراسسیۆنێکێ لە کاتی دانوستانە پێوتێ ئۆپراسسیۆنی دێواری تەحملکردنی دانوستانکار لە زانستی هەواڵگریشە هەیە سعد جەزایریش لە مۆسوعەی کتێبی مۆسوعەی هەواڵگریەکەی خۆیان باسی کردووە لەو کاتەیە کە ئەم دوو دەوڵەتە لە ئەسنای دانوستانە بوون لەسەر مێزی دانوستان بوون ئەو دوو کەشتیە کە هاتوون هەوڵیان داوە تێپەڕن بێنە ناو گەروی هورمزەوانەیە دوو کەشتی زەنگی ئەمریکی بەڵێ دوو ناوی جەنگی ئەوەی کەشتی شکێن و ئەوانە کەوڵیان داوە بێنە ناو کەنداوە مەبەستیان بووە ئەوەی کە لێواری تەحملی ئێرانەکان تاقیب بکەنەوە ئایا کە ئەمانە بە شێوازێکی ڕوبەڕوو لە کاتی دانوستانان هەمان هەڵوێست و مووقیفیان هەیە وەکوی کە بە شێوازێکی ڕاستەوە خۆ لە کاتی جەنگا بوون وەکوی کە دەرکەوتووە کە شتێکان گەڕاونەتەوانێت دوێنێ BBCش باسی کرد هەڵوێستی سپای پاسداران ئەگەر تومتر نەبوو بێ هیچ فەرقی نەبووە لەو هۆشداریەی کە یاویانە بە کەشتیە جەنگەکان بۆیە دوێنێ شەو BBC لە سەردێرە ئاماژەی بە شتێکی گرنگیان نووسی بووی کارتی گەروی هورمز زۆر لە کارتی چەکی ئەتۆمی کاریگەرترە بۆ ئێران بۆ ئێران بەڵێ تەمە ئێرانەکان کە کاتی خۆی قناعەتیان بە ئەوە هەبووە بەرە و پیتاندنی یۆرانیۆمەوە بڕۆن کۆمەڵی ئەسبابی زۆریان هەبووە پێیان وا بووە لە کۆمەلگای دەوڵەتی ئەوان لە حاڵەتێکی گۆشەگیری و بەرکەناریەکی دیبلۆماسی سیاسی ئابووریان واکرێت لە هەر قۆناغێکا بێ ڕۆبەڕووی جەنگ ببنەوانێ و تەجروبەی شەڕی 8 ساڵی ئێرانی و عێراقیش پێیان وا بووە لە عدالت ئەو عدالەتی کە بازیکرێنەوە کۆمەلگای نێودەوڵەتیە ئەوان هیچ بەشێکیان لەو عدالەتە نەبووە لەبەرەوەی لەوێژ هێرش کراوەتە سەریان و دوایەوە بڕیارنامەی 509شیان بەسەرا فەرز کراوە و ئیجباریشان کرد کە قبوڵیکە لەبەر ئەوە زیاتر بەرەو ئەتۆم مەسلەی ئەتۆمی ڕۆشتون بەڵام ئەوەی زۆر گرینگە بۆ گەمارودانەکە باسی گەمارودانەکەژێک باشە ئێمە ڕێکەوتنێکمانەیە بە ناوی دوو شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ئەوەی برایان و کلارک دوای ناوەکە گۆڕا بە ڕێکەوتنامەی ڤێننا ساڵی 1930 دیقەت بە لە ساڵی ڕێکەوتنەکە باسی مەسلەی شەڕەکە ڕێخستنی شەڕ و ئەواناکە لە ڕێکەوتنەکە لە ساڵی 1930 کراوە ئەو کەسانی کە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە شارەزا بوون لە ساڵی 1930 ئەم قەناعەتیانە بووە لە مادەی یەکە ئەڵێ ئێمە محکومی هەر کردەیەکی سەربازی ئەکەین کە وەکو کارتێکی پەیوەندی نێودەوڵەتی بەکاربێنین تۆ بتەوێت لە ڕێگەی کردەی سەربازیەوانێ لە پەیوەندی نێودەوڵەتیەکان تا لە پەیوەندی سیاسەکاندا دەوڵەتێک ئیجبارکەی بۆ برایان و کلارک قەناعەتیان وایە پێیان وایە ئەڵێن شارکردن کارایی سیاسی لەدەست داوە لە پەیوەندی نێودەوڵەتی دیقەتیش بە لە دوای ساڵی 1930وانێ هیچ جەنگێک نییە وابزانام تەنها دوو جەنگە جەنگی گرانادا و بزانام جەنگی نیکاراگوایە دوو جەنگی زۆر بچکۆلن کە ئامانجەکانی خۆیان بەدەستێناوە واتە ئەو دەوڵەتی کە شەڕی هەڵگیرساندووە سەرکەوتوو بووە یان گەشتۆتە ئامانجە استراتیژیەکانی سەرکەوتوو بووە مەخسەمان لەوەیە کاڵی سەرکەوتووە لەوانەیەک سەر بیر لەوە بکاتۆ بڵێ ئەمریکا لە 2001 لە ئەفغانستانە سەرکەوتوو بوو لە عێراقیشا سەرکەوتوو بوو بەس نەگەشتە ئامانجە استراتیژیەکانی چونکە دوای 20 ساڵ ئەفغانستانی تەسلیمی تالیبان کردوانێ لە عێراقیشا بەو شێوازە لە عێراقیشا بۆ ئوسلوبە لە ساڵی 2010 کە بە هەموو جۆرێک بەیانی ئەمە لەنگ بێجوانی ژنەبێ بینیمان ڕۆژنامە نووسی عێراقکە بە چ شێوازێک لەگەڵ گەورەترین زلهێزی عالەما مامەڵەی کرد قبوڵیشی بوو جۆرجوش بەس بۆی بکشێتەوە ئەوە پێوتێ ڕەنگە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئۆپراسیۆنیەوە سەرکەوتووی بەس ئامانجە استراتیژیەکە بەدەستدێنەوە جا ئەمە باسی چێکین فاسیلەی ئەم ڕێکەوتنامەیە لەگەڵەوەی ئەمڕۆ ئەگوزارێن 90 ساڵیان بینە دۆناڵد ترامپ تا ئێستش بڕای بەوە هەیە پەیوەندی نێودەوڵەتیەکانی لە ڕێگەی جەنگەوە یەکلای کاتەوە ئەمە کارەساتەوە بۆیە ئەوانەی کە عەقڵن ئەوانەی ناوەندی توێژینەوەن ئەوەی کە پێوتێ مواسساتی فکری لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەڵێ کاکە ئەمە کۆتایی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێنێ مەخسەیان ئالە و پاشەکشێ گەورەیە کە ئەمریکا لە ڕووی عەقڵ و بڕیاردانی جەنگ و پەیوەندی دیبلۆماسی و ئەمانەوە کردوێتی ئەمە بەنسبەتی ئەو مەفهومە حەزم کرد ئەو ڕوونکردنەوەی باسی ڕوونکردنەوەیکم دەیتی لەسەرەوەی چۆن جەنگ لە نێو پەیوەندی نێودەوڵەتی یەکلا بکرێتەوە بە جەنگ بەڵێ ینی ڕوونتر ئەگەر ئەڵێ پەیماننامەی ڤێننا باش بۆچی دانراوە لە ساڵی 1930 لەبەری قەناعەتی لا دروست بووە هیچ دەوڵەتێک لە جەنگە سەرکەوتوو نابێ بە جەنگ تۆ ناتوانانی سەرکەوتن بەدەست بێنی لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە ئەگەر بێت و دەوڵەتەکەش بڕوخێنی
ناتوانانی ئامانجە استراتیژیەکانت بەدەستبێنی وەکو دوو نمونەی خۆمان بەری کەوتین دوو نزیکترین نمونەی ئەفغانستان و عێراق بۆ گەمارویە کە ئەوە چۆن ئەگەر گەماروی دەن بازاری وزەی جیهانی ئایا تحملی دەکە ئەگەر بڵێن یاخودەوەی کە باز تێگەشتن بۆ گەماروی ئەمریکا چۆنە ینی گەمارودانی هورموز ئەو ئێران خۆی بڵێن ئێستا پارەوە دەگرێت لە کەشتەکان نانە ئەمڕۆ تۆزێ شتەکەی گۆڕیوە ئێرانیش وەک باسمان کرد لە بیدات گوێن لە ئێمەیە کە قسەکەی ئەمڕۆشاریش باسمان کرد ئەوڕۆژەش چیە بڵێن گۆڕاوەکە سەریکە مەسەلەی ئەتۆمی بەنسبەتی ئێرانەوانە یعنی وەکو باسمان کرد لە چوارچەوەی مجموعەیە مەفاهیمە ئێرانەکان تێگەشتنیان بۆی هەیە سە ئێرانەکان ینی ڕاستەوخۆ بە دوو زاویە سەیری چەکی ئەتۆمیەکەن یەکەم دامەزراوێکی توێژینەوەی ئەڵمانی هەیە لێکەوتەکانی ئەوەی کە چەکی ئەتۆمی پرۆسی پیتاندنی یۆرانیم یان پرۆسی پیتاندنی یۆرانیم لەسەر ئێران تا ئێستا چەندێک کولفەی تێچووە ئەلێ تریلیۆنێک و 300 میلیارد دلار بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بەهۆی ئەو گەمارویانەوە کە خراوەتە سەر ئێران تا ئێستا بارگرانی لەسەر ئێران دروست کردووە بۆی ئەو ڕێگریانە کە ڕبوونی توانیوە نەوت بفرۆشێنەی توانیەوە بەرهێنا لە چێلگا گازیەکانی بکە لە چێلگای هاوبەشەکانی بکوکو مەدانی ئارژ لە بینی خۆی و چێتاوە زۆر هۆکاریکە مەقسەدم لە چیە بەڵام ئێستا ئێران دوو لە هەنچۆڵی لە زاویەیەکە هەیە ئایا دەستبەرداری کارتی ئەتۆمی ئەوەی پیتاندنی یۆرانیەوە ئەمە زۆر قورسە دەستبەرداری پیتاندنی یۆرانیەوە بەڵام ئێستا ئێرانەکان قەناعەتێکیان لا دروست بووە ئەیانەوێ ئەو هاوسۆزیەی کە هەیە ئەو مەترسیی کە ئیسرائیل بۆ سەر وڵاتانی کەش دروستی کردووە بە هاوبەشی بۆ سەر تورکیا بۆ سەر پاکستان بۆ سەر هەموو وڵاتانی کە بێت لە چوارچەوەی وەک بڵێ کۆنفرانسیان وەک بڵێ دانوستانێکی ناوچەیی ڕێک بخە بڵێ ئیسرائیل ئەندامی هیچ کۆنواسیۆنێکی نێودەوڵەتی نیە ئەندامی هیچ پەیماننامەیەک نییە وەکو پەیماننامەی MPT بەڵام لە هەمان کاتە هەر سێ جۆرە چەکە غێر متعاریفەکەی هەیە هەم چەکی بایۆلۆجی هەم چەکی کیمیایی هەم چەکی ئەتۆمی من نەگەشتومەتە چەکی ئەتۆمی بەڵام ئامادەم لە چوارچێوەی پەیماننامەیەکی نێودەوڵەتی لە چوارچێوەی دانیشتنێکەوەی کە پێوترێ ئەنجومەنێکی سڵحی ناوچەیە دەستبەردار بم ئەمە بۆ ئێرانە بێ بە سەرکەوتنێکی گەورە چونکە پاکستانیەکانیش و تورکەکانی زۆریان پێخۆشە و وڵاتانی کە هەڕەشیان لێکراوە لەلایەن پلانەکەی ئیسرائیلی ژەڵۆشێنێتوانێ ئەمە بۆ ئێران ئەگەر شتێکی وا بکە هەم ئەبێ بەیەکێک لەو وڵاتانەی کە توانی وێتی سڵحێکی درێژمەودا لە ناوچەکەیە بەرقەرارکە هەم پێشوازیەکی گەورەی لە وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوروپا ناوچەی شۆلێکن ئەو خوێنەوەی من هەمە بۆ ئێران ئەو تێگەشتنی هەمە ئەگەر ئەم کارە بکات یەکێک لە گەورەترین دەستکەوتە مێژوویەکانە بۆ خۆی بەدیێنی ئەگەر بۆ ئاقارەیە بڕۆ سوودی چیە بۆ خۆی ئەم دەستکەوت ئەو گەلە کۆمەی لەسەر نامێنێت کە ئێستا یەکەم گەلە کۆمەی لەسەر نامێنێ هاوسۆزیی گەورە لە کۆمەلگای نێودەوڵەتیە پیاکە دووەمینیان مەترسی دروستکردنی ئیسرائیلی گەورە لە نیلەوە بۆ فرات کە مەترسیەکی ڕاستەوخۆی محققە نەفتالی بنێت یعنی لە ئەسنای ئەم هێرشانەیە هەڕەشە لە تورکیاکە لە ئەسنای شەڕی 12 ڕۆژەیە هەڕەشە لە پاکستانەکرێ بە تەمای دروستکردنی دەوڵەتێکن لەسەر خاچی حەوت دەوڵەتیکە ئەمانە هەمان درکیان بە مەترسیەکی گەورە کردووە ئەو ڕۆڵی نێوەنجیریە یا ئەو ڕۆڵی کپکردنەوەی مەترسی داخستنی گەروی هورموز کە پاکستان و تورکەکان لە ناوچەکەیە ئەیدەن بۆ ئەو مەترسیەیە کە ئەوان درکیان پێ کردووە کە لە دوای ئێران نۆبەتی ئەوانە یاوەتێ سەری ئەوان یا بە تەمان دەوڵەتێکی گەورەتری گەشە سندوی فراوانخواز لەسەر خاچی هەموو ئەم دەوڵەتانەی وڵات کەندا دروست بکرێ بۆ ئێمە بەسییانە ڕێی لێ بگرن ئەگەر ئێران چێتە ناو چارچەوەی ئەم یاریەوە ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورە باش بەس بۆ گەروز بە پوختی بێ دەچینە ناوڕۆ بە پوختی بێ دوای ناوبڕاکە من حەزەکەم یە کۆمنتم لەسەر گەروی هورمز کە داخستنەکەی چۆنە ئەوە بە پێی قسەکانی ترەمپ بێ هەموو ئەو کەشتیانەی کە ینی لە طرفی ئێرانیەوە دەرئەچن قازانجەکەی ئەگەڕێتەوە بۆ ئێران زایدەن هەموو ئەوانەی کە ئامادەن پارە بدەن بە ئێران یاخود لەگەڵ یا ڕێکەوتنێ بکەن بۆی کەشتیەکانیان دەرباز ببێ هەموو ئەوانە حەسر ئەکا و ڕێیان لێگرێ جا ئەوە ئەم هەرچی بەری ئێرانە ڕێگای لێگرێ ئێرانیش هەرچیەوەی لە بەری ئەمریکای ڕێگای لێگرتووە ئەوکاتەزانانی من بۆیە لە سەرەتای بۆ کاڵاو شمەک بۆ خۆراک لە سەرەتای بەرنامەکەەوە بۆیە وتم ئەم بڕیارەی ترامپ وا هەست ناکرێ بڕیارێکی مەدروست بێ یعنی بیری لێکرا بێتەوە یان ئەوە تا قسەیە کە ئەمڕۆ ئەیکا و سبەینێ لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان تەفسیری بکا کە ئەوە هەڵنەگرێ ئەجینا ئەوە بڕیارێکی زۆر خەتەرە لەسەر ناوخۆی ئەمریکا پێش ئەوەی کە خەتەر بێ لەسەری وڵاتێشتر باشە مامۆستا تۆ سەرنجی لەسەرمان بۆ گەمارودانەکە وایە کارتی هورمز لەدەستی ئێران دەردێنن ترەمپ بەناوبانگە بەڵێ هەموو شتێک وەکو هۆلیوود دەبینێ خۆی دوو زاراوە هەیە یەکیان کەرەنتینەیە بە ئینگلیزی کوارنتین
یەشیان بڵۆکەیدا ئەمریکا ئێستا ئەمەیڵێ ئابلوقەی دەریایی ئابلوقەی دەریایی ئیعلانی جەنگە ینی درێژە پێدەری جەنگە کە ئێمە ساڵن ئاگر بۆیە ئێران ئەمڕۆ ئەڵێن ئەگەر بەو شێوەیە بکەن ئاگربەست کۆتاییەت ئەمە کەی هات ئەم چەمکە کە سۆڤێت موشکی ئەتۆمی لە کوبا جێگیر کرد سەردەمی کێنەدی بۆیە وتم سەری سینەئینەکە دڵنیام لەو فلیما بینیوێتی ئەو ترامپە فلیمێکەیە 13 ڕۆژ باسی سەرهەڵدانی ئەم قەیرانە ئەکاو چۆن ئەگەن بچ زۆر نایابە ینی دقیق ڕووداوەکانی نەکات دۆکە کەسی حەزی لێ دەسێریکە جا ئەو کاتە ڕاوێژکارەکانی کێنەدی پێڵە نەڵێن کاکە تۆ ناتوانانی بڵیت من ئابلوقا ئەسە پێێنە ئابلوقەی دەریایی چکە ئەمە جەنگە ئەڵێ باشەکەینە کۆرنتین یەکیان بەسەبەت وڵێت هیوادارم کە تەرجمەشەکەی بۆ ڕووسی هەمان مانە بدا مانای ئینەیە دۆناڵد ترامپ شتی جیاجیا تاقیە کاتەوە ئەوەکو کوبا بێ کوبا لە 62ەوە ئابلوقەی لەسرە ڤەنزوێلا تۆزێنێوتەیە ئەوشی لێگرتوتەوە ئێستا خەڵک نایزانێ لە ماوەی ئەم جەنگەیە رووسیا نەوتی نارد هەر بە زۆریش ئەمریکایکی پێ نەکرا بەڵێ چکە هی هەموو شتێک کوژاوەتەوە لەوێ مەکسیک سەرۆکی مەکسیک دوێنێڵێ ئێمە ئەمە هاوکاری مرۆیی ئەینێرین گوێ بە ئەمریکا ناین لە پاڵایەتی ئەو هینە بۆچی دانرا ینی ئەو گەمارۆ دەریایی ئێستای دەوری کوبایی داوە ینی ئەمریکی بۆ 50 ساڵ نەتیجەی نەبووە بەڵێ نەوتی پێنەگە سوتەمەنی پێنەگە بەڵێ هەموو شتێک کوژاوەتەوە تووشی قەیران ئێستا لە کوبا ئۆتۆمبیلی پەنجاکانی تایە چکە ناتوانانی هیچ شتێک بریتە ناو ئینەوان نەخۆشخانەکان پێداویستی سوتەمەنیان نییە بەڵام دۆناڵد ترامپ تەبیعەتێکی هەیە هەر شتێک هەرکە ئینەکە بێ هەر لە خۆشت بەکارێنێ لێ بەش کوێشیان بیگرێت ئەمە بیر لێ نەکراوەتەوە و ئێمە لەم بڕیاری جەنگا بۆمان ڕوون بۆەوە پێشتر وتمان بەس ئێستا بڵاو کراوەتەوە لە ڕاگەیانی ئەمریکا کە بەبێ استراتیج بەبێ بیرکردنەوە ناتەنیاو هاتووە لە ژوورەکە سیمینارێکی بۆ کردووە ئەو شتی بە ئینگلیزی sounds good to me بۆ من شتێکی باشە نەبیرکردنەوە یەک استراتیژێک ینی ئەم دوێنێ کەناڵی CBS ئەمریکی چاپێکەوتنی لەگەڵ یەکێک لەو سەربازانە کردەوە کە لە کۆی 6 حوتێکیان لێ کوژرا و هەمووشیان بری ناتبوون ئەڵێ هیچیان پێ نەوتوین ئێمە یانخسۆتە شوێنێکەوە هیچ دیوارێکیش نەبوو بمان پارێزێ باشە دەموچاوی داپۆشراوە تەبعاً ئەڵێ ئەکرا ڕێ لەمە بگرێ لەبەرەوە زۆر بەبێ بەرنامە ئیشەکە بەس ئێستا ئەوەی دکتۆر وتی ئەڵێ من ڕێگەگرم لەوەی کەشتی دەرچێ مادام کەس ئیسفاری لێ ناکە ئێرانیش سوودی لێ نەبینێ بەس ئەمە کێشەکە هەیە بۆ ئێرانەیە بۆ جیان نەنە کێشەکە ئالۆستر ئەکات چونکە تۆ ئێستا سعودیە ئەو بۆرەیە هەیە بوو چاجی کردوێتەوەڵێ هەمولێن بەرمیلێنێرێ باشە بەس ئەمڕۆ ئاماژەیەکەیە حوسەکان هارەسەی بابلمەندە بەریتانەکان هۆشداریاننا ئەڵێن کەشتەکان وریا بن کە لێەوە ئەڕۆن چکە ئەیانەیە بەدیلێک بدۆزنەوە و بەڵام گرفتە ئەسا استراتیجیەکە ئەمەت بۆیە گفتوگۆکە هەنێجار لە لۆژیک دەرەچێت تۆ دوورگەی هورمز کێشەی نەبوو ئێستا بۆتە گەورەترینی کێشە بەس تۆ ئەگەر بتێت کێشەکە چارەسەر کە ئەبێ بیکەیتەوە وڵاتانی کەندا بتوانن نەوت و گاز و ئەو پێداویستیانی تر هەیە بیگەێنن و پێداویستەکانی خۆشیان بێنن سوپاسان دەکەم دێمەوە خزمەتتان سەری کاتژمێر بەڵێ بینەرانی بەڕێز سەری کاتژمێر دەینەوە خزمەتتان لەگەڵمان بێنەوە شڕۆڤەی زیاتر دەکەین جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەی ئەمڕۆدەین بۆ قسەی زیاتر لەسەر جەنگ و لێکەوتەکانی و هەروە شکستی دانوستانەکان کە کەتوان ئەگەر شتێکت مابێ لەسەر گەروی هورمز بەم گەماروێ دەتوانی وەکو کاتێک لە ستی ئێران دەری بێنن دووش سەبارەت بە ئیسرائیل ئایا بەبێ ئەمریکا دەچێتەوە جەنگ لەگەڵ ئێران؟ بەڵێ بەنسبەت گەروی هورمز ئەوانەیەرەوەی دکتۆر و مامۆستا و شار باسییان کرد تقریبا هەروایە ئێرانیش دەستی شل کردووە وەکو پێشتر باسمان کرد مەسەلەکە داخستن نییە ئەوەی کە پێوتێ کۆنتڕۆلکردنی هۆشمەندانەیە زۆر زۆری فەرقە داخستن و کۆنتڕۆلکردنی هۆشمەندانە کۆنتڕۆلکردنی هۆشمەندانە مەبەستە لە ڕێ ئەم گەروەوە کارێ بکەی ئەوانەی کە پێشتر نەیارت بوون یان پەیوەندی دیبلۆماسەکانیان لەگەڵ تۆیا قرتان دوایان بە جۆرێک لە جۆرەکان ئامادە نەبوون نەوتت لێ بکڕن ئێستا لە ڕێگەی ئەم ئیعمالی حاکمیەتی خۆتەوە کە بەسەر ئەم گەروایە کردوتە لەمە دوا هەوڵبەی هاوسەنگیەکی هێز لە ناو گەروەکەیە بەرقەرار بێت ینی مەسەلەکە بەس بۆ داخستن یەچکۆیەگە دابخرێچێک لە وڵاتانە کە زەرمەندە بێ ئێران خۆشێتی لەبەرەوە ئەوەی کە لە بیدایەتی شەڕەکەەوە باسەکرا مین ڕێژرا و تەواو کۆتایی پێهاتۆم شەو خارکە گیرەشتی وا نابێ لەبەرەوەی ئەو وڵاتە بۆ خۆی 2000 کیلۆمەتر سنووری ئاوی لەسەر دەریای عومان و کەنداو هەیە ینی یەکێک لە گەورەترین زەرمەندەکان ئەگەر بێت و ئەو گەروە دابخرێ
یا کەندا و بەتەواوەتی قوفڵ ببێ خۆی ئەبێ لەبەرەوە مەبەستی نییە بۆ جۆر بێ ئەوەی ئەمڕۆژ ینی پشتڕاستی ئەم قسانە کاتەوە ئەوەی کامڕۆ ڕێژێکی زۆر لە کەشتەکان ڕۆشتون نزیک زیاد لە 2 ملیۆن بەرمیل نەوتی عێراق ڕۆشتووە نەوتی سعودیە بێ ڕۆشتووە چکە ئێرانیش نایەوێ ئەوەی بک باسمان کرد مێزەکەی بەسەرا هەڵ بگەڕێنرێتەوانێ وەکەوەی کە لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا چکە لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرە لە ئەوڵەوانێ لەبەرەوەی ئەم وێنەکە گەورە کرا پیشاندرا کە حماس چوونەتە ناو ئیسرائیلەوە کارەساتێکی ئەویان ناوەتوانێ و ئەم بارمتانیان فڕاندووە بۆی هاوسۆزیەکە بوو بەڵام لە دوای ئەوەی کە دەرکەوت ئیسرائیل زیادە ڕەویەکە لە هێرشەکانی ئامەبەستی دوورمەوداتری هەیە واکرێ تاوانی جەنگی لێکەوتەوە لە بەرچاوی ڕۆژنامە و میدیا جیهانیەکانە بۆیە هاوسۆزیەکە گۆڕا بۆ دژایەتیکردن وەکەوەی کێسایمەی بینین لە ئەوروپا مەسەلەن کارگەشتۆتاوەی پێدرۆ سانچێز پەیوەندیەکانی هەڵپەساردووە ئەوروپا بەرەو ئەوە هەمویان بەڵێ فەڕەنسا و ئیتالیا لەبەر کوژرانی ئەو ئەندامانی ناتۆ ئەوەی کە هێزی ئاشتی پارێزی بینی ئیسرائیل و لوبناان بوون دوو کارمەندیان کوژراوە لەبەرەوە هەمویان بە پەیوەندەکانی خۆیان ناچوونەتەوانێ مەقسەدم لە چییە مەخسم لەوەی ئەگەر بێت و ئەم گەروە بەو ئوسلوبەی ئێستا کۆنتترۆل بکرێەوە بەرەو پێش بڕوا ئەکرێ بۆ ئێران خۆی ببێ بە مەترسی باش سبەر بە ئیسرائیل بەپوختی سبەر بە ئیسرائیل دەست پێ دەکاتەوە جەنگ بەبێ ئەمریکا ئێمە شەڕی ئێران و ئیسرائیلمان نەدیوە نزیکترین نمونەکە دیومانە شەڕی 12 ڕۆژێ لە شەڕی 12 ڕۆژە شەڕی 12 ڕۆژەش بە هەمان نەفەس هاتبوون کە کۆتایی بە سیستەمی ئێران بێنن و شەڕی 12 ڕۆژە بەرنامە بۆ ڕێژراوت بۆ ڕێژراوتر بوو هاوکاریەکی لۆجستیکی گەورەتری هەبوو پشتیوانی گەورەتری هەبوو و یەکێک لەو هۆکارانەی کە ئەم جەنگە نەیتوانی و یەکێک لەو فاکتەرانەی کە دوێنێ ژەنراڵێکی بەریتانیش باسی ئەمەیە کرد ئەوە لەبەرەوەی بەشێکی زۆری شەبەکەی هەواڵگری ئیسرائیلی لەم دوو هێرشەیە لە شەڕی 12 ڕۆژە و لە خۆپیشاندانەکانی مانگی 12 لە ناوچووە لە ئێرانە بۆ لەبەرەوەی ئێمە بینیمان لە شەڕی 12 ڕۆژەیە شەڕەکە لە ناو شارەکانی ئێران بوو و هەموو درۆن و ئەوەی کە پێوتە تاکتیکال درۆن کە لە ناو ئێران بوون لانچەرەکانیان نەکردا ئامان شارە موشەکانیان نەکردا ئامانجەوە بەشێک لە تیرۆرەکانی ناو ئێرانیان ئەنجامەدا ئەوانە ئەو عواملی نفوزیانە بوون کە دزیان کرد بۆ ناو ئێرانەوە یان ئەو پرۆژە هەواڵگیری دوور و درێژە بوو کە ئیسرائیل بە درێژایی ئەم چەند ساڵ ناو ئێران هەیە بۆیەش ئێمە نمونەیە کە هەمان بێ بەڕاستەوخۆم دووڵتە شەڕیان کرد بە شەڕی 12 ڕۆژە بوو شەڕی 12 ڕۆژەش ئەگەر ئیسرائیل بیزانایە توانای ئەوەی هەیە سەرکەوێ بەسەریا زیاتر درێژەی پێدا وەکو ئەم جارە توانای تەحملکردن و بەرگەگرتنیان تا چەند ڕۆژ و ئەکرا زیاتریش بڕوا بەڵامەوە بوو لە 12 ڕۆژە کۆتایی پێهات هۆکارەکەشی بۆ واگەڕێتەوە مەودایەکی سنووری گەورە هەیە لە نێوانیانە بۆ مناگەر نقطەی سفری مەرزی حسابکەی لە بینی ئێران و ئیسرائیل نزیک بە 1000 بۆ 1200 کیلۆمەترە و پێویستی بە لۆجستیکێکی زۆر گەورە هەیە هێرشی سەربازی ئاسمانی مەسەلەن ئیسرائیل حەو کەشتی عفوم کە فڕۆکەی سوتەمەنی گوێزەرەوەی هەیە فڕۆکەی ئاڤاکس ئەوەی کە لە ئاسمانە ئیشی هەواڵگیری و ئەوەی کە ژووری عملیاتی ئاسمانی تا بەڕێوابرێ یەک دانەی هەیە بۆیە ئەو توانە ئاسمانی و ئەو لۆجستیکە فراوانی کە ئەمریکیەکان هەیەە ئیسرائیل بەتەنیا ئەمەی نییە بۆیە زۆر ئەستەمە بتوانێت بەتەنیا درێژە با بەهێرشەکەی و ئەو نمونێشی کە باریزە لە بەرچاوای شەڕی 12 ڕۆژێ باش کاکتوسمانی سەبارەت بە ئیگروپە چەکدارەکان یەکێک لەو ملەفانەی کە داواکاری هەیە لە ئێران دەستبەرداریان بێت بۆچی ئێران دەستبەرداریان نابێت دواتریش ئەگەر جەنگ دەست پێ بکاتەوە چی ڕوودەدا بۆ نمونە یاخود ئەگەر ئێوە شێ بچنە سەر مێزی دانوستان یاخود قۆناغی نەشڕ ئاشتی هەبێت بەڵێ بەنسبەتی ئێران کە خۆی پێیانەڵێ هاوپەیمانەکانی ئەوانە بێگومان هۆکاریمانەوەی ئێرانن هۆکاریمانەوە باڵێ چونکە ئێمە ئەبینین پێش ئەوەی کە هێرشەکە بۆ سەر ئێران بێ یەکەم جار لەم ئەطرافانەوە دەستی پێکرد لە لوبناان و دواتر سووریا و ئەنجا لە عێراق و لەگەڵ حوسیەکانە بینین کە چیان لێکرا ئەمانە ئێران بە بەشێک لە وجودی خۆیان ێزانێت لەبەرەوە قەت دەستبەرداریان نابێ چەندێک لە ئێرانەوە تەقەمەنی تەقێنراوە بەرەو ڕووی ئیسرائیل و مەسالیحی ئەمریکی ناڵم بەقەدەر ئەوە بەڵام شتێک کەمتر لە ئەم شوێنانەی تریشەوە کراوە ئێمە بینین لە کۆتاییەکانی ئەم شەڕی 40 ڕۆژەیە ئەوەندەی حیزبوڵڵا ساروخی ئەنا بە ئیسرائیلەوە ئێرانەوەندی پەیوەندانە ینی 2 ساروخ 3 ساروخ جاری وە هەبوو لەم ساروخە بالیستیە گەورەکانی ئەگرتە ئیسرائیل بەڵام لەگەڵ حیزبوڵڵا جاری وە هەبوو 50 ساروخی تری تێگرت لەبەر ئەوە ینی پشت و پەنای ئێرانن ئەوانە
وێستا تقریبا قسەکردن لەسەر ئەوانە نەماوە وەکو مامۆستاژوت ینی ئێران پێ بە پێ ینی لەگەڵ ئەمریکا چۆتە پێشەوە هەموو جارێکە چۆتە خۆناغێکەوە نەگەڕاوەتەوە بۆ دواوە پێشتر باس لە پرۆکسیەکانی ئێران ئەکراستا هەرباسی ناکرێت چونکە لە دانوستانی پێش ئەم شەڕەیە زۆر تەرکیز لەسەر یۆرانیۆمەکە بووە تاوای لێ هات دانیشتەکان ورد کرابوو لە یۆرانیۆمەکەش باستی شتێکی بەسیط ئەکرا ینی شتێک ساروخ و پرۆکسیەکانی هەر لێکرا بۆ دەرەوە ئێستا کە هورمز هاتۆتە ناوەوە ئەوە هەر نەماوە ینی هەتا یۆرانیۆمەکەش خەریکە ئەبێ بە پلە دووتیایە بەنسبەتی ئەوەی کە ئەگەر هێرش یاخود ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە زۆر جار باز لەوە ئەکرێت کە ئەمریکا و ئیسرائیل توانای سەربازیان بەو شێوەیە و تەکنۆلۆژیای جەنگیان وایە بەڵێ ڕاستە ئەمریکا و ئیسرائیل هەتا بڵێ تەکنۆلۆژیای جەنگیان پێشکەوتووە و زۆریشیان هەیە بەڵام کوردەواری ئەڵێ بنیشی لە ئاوا نییە یعنی ئەوە نییە کۆتایی پێنەیە یعنی ئەگەر درێژە پێدانی شەڕ بۆ ئێران ناڕەحەت بێ بۆ ئەمریکا و ئیسرائیل دووجار ناڕەحەتە چونکە هەموو ئەو چەک و تەقەمەنیانەی کە ئەمریکا و ئیسرائیل بەکاری هێنن چەندان قاتی ئەوانەی ئێرانی تێچێ لە دروستکردنە جگەلەوەی کە کاتێکی زۆریشی ئەوێ هەر بۆ کوۆن مونە مەسەلەن تۆماهۆک کە گرنگترین ساروخی ئەمریکیە ساروخێکی زیرەکە و GPS تایە و ڕاداری تایە و زۆر بە وردی ئیش ئەکا تەنیا بەرەمهێنانەکەی 2 ملیۆن دلاری تێچێ بۆ یەک ساروخ ئەوە لە ڕابردووە ئێستا زیاتری تێچێ ئەم ساروخە لە ساڵێکا کەمتر لە 100 ساروخ بەرهەم ئەهێنرێ لە یەک ساڵە تەنیا لە چەند ڕۆژی یەکەماکە لەوانەیە نزیکەی 2 هەفتەی یەکەمی شەڕەکەیە بێ 850 موشکی تۆماهۆکی ئەمریکا ناوە بە ئێرانەوە یعنی تۆ سیر کە بەرهەمی 8 ساڵ و شتێک ئێستا ڕاستە هەندێک عقد و ئەوانە کراوە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانە کە بەرهەمهێنان زیاتر و خێراتر بکەن لەوانەیە لەوە خێراتری بکەن بەڵام تۆ لە ساڵێکە 100 موشک بەرهەمهێنی ناتوانانی بیکەی بە 500 ناتوانانی بیکەی بە 1000 ئەکری بیکەی بە 300 بە 400 لەبەرەوە پڕکردنەوەی ئەو مەخزوونە زۆرە یان ئەم پاتریۆت کە ساروخێکی بەرگریە 1 ملیۆن دلاری تێچێ چاری وایە بۆ یەک موشکی ئێرانی کە لەوانەیە 10,000 دلاری تێبچێ ئەمان 1 ملیۆن دلار ئەیان بەبایە لەبەر ئەوە ئەنجا ئەم فادەی کە لە ئیسرائیلیش هەیە و لە هەندێک لە شوێنەکانی تریشا ئەمریکا دایناوە ئەمەیان زۆر دەگمەنە زۆریش گرانە جایەکی لە مامۆستاکانی نازانزان کۆی ڤێرجینیا بووکوێ بوو ئەمڕۆ راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ تێچووی شەڕ کە باز ئەکرێ ئەڵەن لە مودەی ئەم 40 ڕۆژەیە نزیکەی 30 ملیارد دلارێکە ینی لە ڕۆژێکە نزیکەی ملیارێک دلار کەمتر لە شەڕەکە چووە ئەڵێ ئەوە پەنتاگۆن ئەمان خاڵەتێنێ ڕاز نییە ئەوە ئەڵێ ئەو حساباتی کە کردوێتی کۆنە کە ئەم موشەکانە و ئەم چەک و تەقەمەنی تیا بەرهەماتوی چەند ساڵێک لەمەوە پێشە ئەگەر بێت سعری ئێستای حساب بکەی کە جارێکتر بمانەوە بەرهەمی بێنینەوە ئەو تۆماهۆکەی کەوتمان ئەڵێگەر 2 ملیۆن دلاری تێچوو بێستا بە 3 ملیۆن و نیو ئەنجا دانێشترمان بۆ دروستەکرێ ئەخرێتەوە شوێنی خۆی ئەمەی سادەکە بە 1 ملیۆن دلار بەرهەماتوە هەردانێکی ئەڵێ سا 5 ملیۆن دلاری تێچێ لەبەرەوەی ڕێژەی هەڵاوسان و ئەو ئەزمە ئابووریە گەورەی کە ئەمریکای تێکەوتووە جارێکی تر بنیادنانەوەی ئەم ژێرخانی چەک و تەقەمەنیە زۆری ئەوێ اینجا ئەو کە سەرچاوی سەرەکیشە بۆ ئیسرائیل یعنی هەندێک لە دیراسات ئەڵێن یەک ئەگەر ئێران مەسەلەن چەک و تەقەمەنی بەیتر بە درۆن و بە موشکەوە بای 1 ملیۆن دلار بنێرێ بۆ ئیسرائیل و بۆ مەصالحی ئەمریکا لە خەلیج و ئەوانە ئەمان بایی 8 هەتا 10 ملیۆن دلار بەس ساروخی بەرگری بەکارهێنن ئەوە ینی فەرقێکی زۆرە ڕاستە لە ڕووی گیانی و مرۆییەوە ئێران زۆرتری لێ کوژرا و زۆرتری لێ بریندار بوو بەڵام لە ڕووی ئابووری و لە ڕووی چەک و تەقەمەنی و گەستەی دیکەین ئەوە هیچ ینی قابلی مقارنەکردن نییە کە هەردووچیان ڕاستە لایەنە مرۆییەکە گرنگە بەڵام لایەنە ئابووریەکەش بۆ ئەوان گرنگە ینی بۆ ئەوان لەوانەیە لایەنە ئابووریەکە گرنگتر بێتە لایەنە مرۆییەکەی اینجا ئەمانە هەمووی کۆمەڵک لە بەراوردن ئەکرێ ینی بۆیە زۆر کەس کاڵێ ئەمریکا و ئیسرائیلیان توانی هێرشەکانیان بەردەوام بێ بەو شوێنە جارێ ئەسڵەن هەر ئێستا پێویستیان بەوەیە کە کاتێک هەبێ فسحەیەک هەبێ بۆ ئەوەی سەکۆ موشکیەکانیان پڕکەنەوە جارێشتر چونکە لە کاتی جەنگا ناتوانن ئەوە بکەن سەکۆ موشکیەکان ئەوانەی کە تەقاندویانەوە بۆ بەرگری بەکاریان هێناوەستا لە زۆر شوێن بەتاڵ بۆتەوە مەسەلەن چواری تیا بۆ سیانی ڕۆژتۆیەک دانیماوەتەوە بۆ پڕکردنەوەی ئەوە پێویستیان بە 2 هەفتەیە هەر ئەسڵن ئەم 2 هەفتەیە خۆی گومانی لەسەرەکە بۆچی دانراوە
پێویستیان بەوەی جارێکتر سەر لە نوێ لە مەخزەنەکانەوە ساڕوخ بهێنەوە سەکۆ مشکەکانیان پڕکەنەوە. سپاس دەکەم کاکتۆر مامۆستا شەر سەبارەت بە وفدی دانووسان کاری هەم ئێرانی و هەم ئەمریکاش باز بکەوە بدێکی ئەمجارە نوعی ترە خەڵکی دەسەڵاتداری تێدایە بۆ نێمە کاریگەری نەبوو لە سەردانوستانەکان هەم من لایانی ئێرانی خەڵکی باڵای تیا بوو ئەمریکی ئەمە یەکەم جارە جێگری سەرۆک بێ ڕاستەخۆ لەگەڵ ئێران گفتوگۆ بکات و ئێران بۆ ڕێکەوتن چوو بوون و قالیبا فیشکە کرا بوو بە سەرۆکی وەفتەکان نوێنەری ڕاستەوخۆی مشتەبە خامنەیانی وەکو ڕابنینێ و جگەلەوە وەزیری دەرەوە بۆن ئەندامانی پەرلەمان سەرۆکی بانقی ناوەندی نزیکەی 7 کەس تیمی تەکنیشیان بردبوو بۆ ئەوەی کە لەوێ کێشەکان چارەسەر ڕێکەوتن ڕۆشت بوو بەڵێ خۆ هەتا تانی وهشە و من تۆزێک درنگ نووسمەکو زۆر کەس بۆ ئەم هەواڵانەوە هەواڵەکان باش بوو هەواڵەکەەوە بوو بەرەو ئەوە ئەچن لە گفتوگوی ئام دەرچوون بەرەو تەکنیکی ئەچن بۆ چوارچێوەیەک دابنرانی حتا لە ناو ئێرانیشەوە ئەو ڕێی هەبوو بەیانی هەستاین سێرەکەی ناڵەن شکستی هێناوە بەڵام ئەمە ئێستا لە بەردەم هەڵکشانی دۆخەکەیان بەگشتیانی لە ڕووی استراتیژیەوە ئێمە لێرە باسی ئەومان کردووە وی پێوتێ پەیژەی هەڵکشاندن کێ هەندوو کە سەرەکەون بە شاخێکە کێ بەرزایەتێ زۆرتر سەرەکەوێ ئێستا ئێرانەکان ئەمڕۆ کە ترامپ بەڵێت من ئابلوقەی دەریایە خەمە سەر هورمز ئەڵێن وەڵا نازانین لوغمەکان لەکوێیە جا ئەمە طبعاً یان هەر لوغمیتیانە ئەمە شەڕێکی سایکۆلۆجیە یان تایەتی و ئەزانن لەکوێیە چکە عادەتەن کە لوغم دانرێن نەخشەیەک مینی دەریایی دانرێن نەخشەیەکی لەگەڵایە شوێنەگە لەکوێیان بە تایبەتی کە خۆیان ڕێنماییەکەن لەکوێوە بڕۆن هیچ نەبێت لە بەشی ئاوی خۆیانەوە دانەناوەی کە پەیوەندە بە سنووری ئێران خۆیەوە لە ڕووی دەریایەوە یانەوەی فعلەن لە گەرمەی شەڕەکەیە کە ترامپ ئەم هەموو هەڕەشەیە کرد و زۆر لە کەشتەکانیان کرانە ئامانج مەجموعەی خەڵکیان ناردووە هاکەزایی فڕیان ناودنا ئاوەکەەوە یەکێک لەم سیناریوانەیە بەڵام ئەمە کێشەکە چارەسەر ناکە بەمانایەکی تر کەس براوە نیەتایە چونکە من ئاماژەم بەوەیە دوای ئەوە ئەمڕۆ ئاماژە هەیە بۆ بابلمەندەم گرفت دروست بێسە سعودیە پەنای بۆ ئەوێ بردووە بۆ نمونە بۆ ناردنی نەوتەکەی بەمانایەکی تر ڕێژەی دۆڕانەکە دابەشە بێ سە بۆ نمونە ئاسیا زۆرترین فشاری لەسەرە بێت وڵاتانی ئاسیا بەڵێ چونکە چ چین چ کۆریای باشوور چ ژاپۆن ئەمانە بەشێکیان هاوپەیمانی هێنن فلیپین ئەمریکان ئەمانە ئێستا بەڕاستی لە قەیرانان یعنی هندستان من دوێنێ راپۆرتێکم تەماشا کرد زۆربەی ئەوانەی کرێکاریەکەن لە شاری ساچنەوە بۆ لادێ چون خۆمان پێش 2023 زۆرمان چوینەوە بۆ لادێ چکە غازیان دەست ناکەی خۆراک دروستکەن لە ماڵەوە خواردن دروستکەن بۆ نمونە هەیە بۆ هەمیشە بۆ دەوڵەمەند و بازاری ڕەش هەیە بەس بۆ خەڵکە فەقیرەکە نییە لە کاتێکە ئێران ڕێگەیاوە هەندیشی بڕوە ئەوروپا ئاماژەم پێدا بەرەو قەیرانی زیاتر ڕاو چکە ئەوروپا کە لەگەڵ رووسیا شەڕی ئۆکرانیا دروست بوو دوو بەدیلیان دەستکەوت یەکیان ئێرە بوو ئاسیا بوو خۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست بوو وەرە یەکیان ئەمریکا خۆی بوو ئێستا دۆناڵد ترامپ ئەڵێوە کەشتێکی زۆر بەڕێوەیە بۆی لای ئێمە نەوت و گاز بکڕن ئێمە زۆرمان هەیە ئەمریکا زیانەکات چونکە نرخی هەموو شتێک گرانە بێتەوە بۆ نەکە تۆ سوتەمەنی کەم بێتەوە پێداویستیەک ئەڕوا بۆ ناو ئەمریکا خەرجی زیاتری ئەوێت ئەو خەرجی زیاتری خێن سەر نرخەکەی بۆ نمونە لە کوردستان لە بازاڕی خۆمان لە عێراقا هەستی پێ ئەەکەین کەندا و زیانەکان زۆرە بێت بەس من ئەمە گومانە باشە لە ڕابردووە ڕوونە بێتەوە وڵاتانی کەندا و لە دۆخی سەختترین دۆخخانەتوانم بڵێ ئێستا بەڵێ چونکە شەڕەکە ئێستا بۆستێ بیرن نەچێت ئەمریکا بەبێ پرسی ئەمان شەڕ لێسبێکە ترامپ و بەبێ ئەمانیش وەستاندی هیچ ڕێیەکی وەرنەگرتن باشە بیرۆکەیەکی زۆر گونجاو هەیە لە پاڵ ئەو گفتوگوانەی و پێشنیار ئێمە کردمان چونکە ئەم جەنگە خوا نەخواستە بچێتەوە خۆناغی ئێستا بە ئاشکرا لە ناو ئیسرائیل و لە هەندێک شوێنی ئەمریکای باسی بکردنی ئەتۆمەکەن ئێمە کارەساتە بێ بۆ هەموو مرۆڤاتی ئێمەش لە پاڵێ ناین یعنی شتێک نییە لێ بگەڕینەوە دوای بە ئاسانی لە پاڵەوە پێشنیارانەی کە کردمان هاکان فیدان کە لە داڤۆز بوو و دواتریش گەڕایەوە تورکیا کۆمەڵە پێشنیاری زۆر جوانی کردو یەکێک لەوانە ئەوەیە ئەم مەلەفانە دابەش بکرێت چکە تۆ ناکرێت لە 20 ساعتە هەر 20 ساعت من خۆم بم بە بۆ گفتوگۆ دانوستان دوای 20 ساعت خەوم لەیەک هیلاکە بیڕۆحیەن لە 20 ساعتە ئەم مەلەفانە ئەتۆمەکە ئەو لەواتە بە ئەتۆمەکە چارەسەرکەین دوای مۆزوعی هەرێمی دوای مۆزوعی موشک اینجا بۆیە من ئەڵێم ئەمە هەمووی فێڵ و تەڵەیە جاران یانوت ئێران بەرنامەی ئەتۆمی هەیە وەکو قەلغان بۆ موشکەکەی ئێستا کە هێزی موشکی ئێرانیان بینیوە مارکۆ ڕۆبیە بەتایبەت دەڵێ ئەمانە ئەم موشکیان کردو بە قەلغان بۆ بەرنامە ئەتۆمیەکەی یانێ ئەمە بەکار بێنن تا چەکی ئەتۆم دروست دەکەن و ئێران سەری دوو تەجروبە ئەکات
تجربەی قەزافیمانەیە قەزافی دوای ئەوەی سەدام ڕوخێنرا طبعا سەیف ئیسلام کوڕی قەزافی زۆر دەوری هەبوو ماوەیە تیرۆرکە لە ماڵەکەی خۆیان لە لەندەن ئەی خوێند لە قوتابخانەی ئابووری لەندەن باوکی قەنەعەت پێهێنا پەیوەندی ئاسایی کاتەوە لەگەڵ ئەو ڕۆژاوایە ئەمریکا و بەریتانیا ئەوانە و لیبیاش بەرە وڵاتێکی پاشایەتی دەستوری بەرێ ئەو شەوەی ئەوروپانی پاشایەکی ڕەمزی بۆ نە باوکێکی خۆی سەرۆک وەزیرانەیە ئەوەیە و موامەرە کرا کاکە ئێستا دەیەکە کە ئەمە چی کرا لە خەڵکی لیبیا نەوت ناوەستێ بەس میلەتەکان زیان نەکەن من ئەمە شتێکە کە ئەمەی خەڵکی ئەمە تێبگا هاوڵاتی ئەمە تێ بکات تۆ ئەمڕۆ شەڕ لە تەنیشتەوەیە و نەزانی نهایەتە ناو ماڵەکەن لەبەرەوە زۆر مەترسیدارە من زۆر خۆم بەدوو دەگرم لە نەوتنی هەندێشت بەڕاستی چکاڵە نەمان نا خەڵکە ترسێمە لە سەرهەڵمی کوردستان کاک حەکیم کارەساتە بێت چکە تۆ لە من هێرۆشیمان بینی و دوای ئەو هەموو ساڵە ئاسەواری ماوە هەڵەبجە کیمیایی بووە بەس ئەتۆمی ئەو کاتەش یەکەم ئەتۆم بۆ دروست کراوە کاریگەرەکەی زۆر کەم بۆ لە چا ئەتۆمی ئێستاە بەشە چونکە ئەنواعینی پێشکەوتی من زۆر شارەزانی نام وەردەکاریەوە اینجا تۆماس فریدمان هەیە وەکو دوای قسە تۆماس فریدمان گۆشەنووسە لە بۆ کاروباری نێودوڵەتی لە نیویۆرک تایمز تامان خۆی جوولەکەیە ئەمریکیە و هاتۆتە کوردستان ئێمە دیداریشمان لەگەڵی هەبووە ڕاستەوخۆ چەندی خەڵاتی گەورەی وەکو پڵسەری بردوێتەوە لە CNN دوێنێ ئەڵێ من نامەوێت ئێران شکست بێنێ نامەوێت ترامپ و ناتەنیاهو بیبەنەوە لە ڕووی سیاسیەوە بەهێز بن چکە دوو ئینسانی زۆر خراپن مەترسین بۆ سەر دیموکراسی لە ناوخۆی ئەمریکا و ئیسرائیل پێگەی ئەمریکا و ئیسرائیلیان خراپ کردووە باشە طبعا فریدمانێکێکە لەو جوولەکە زۆرانە کە باوەڕیان بە دیموکراسی و ئازادی هەیە چەندی ساڵە هاوارەکان ئیسرائیل بەرەو دەوڵەتێکی ڕەگەزپەرستی ڕوات تۆ کە ماف نەدەی بە فەڵەستینیەکان ژمارەی یا ئەبێت هەڵبژاردن بکەیت کە عەرەب زۆری نەئەبێ لە داهاتووە یان ئەبێ بیکەی بە دەوڵەتێکی ڕەگەزپەرستی وەکو ئەفریقای باشوور لەبەرەوە ئەم بابەتە ئەم شەڕا لە چیە چێت شتێکەیە پێڵێن چەکەکانی ئاب Guns of August پێش یەکەم جەنگی جیهانی هەموو سەرکردەکان پێیان وابوو هەموو جوڵەی یەکە زانن کۆنتترۆلی وەزعەکەیە بوو بە حربیش دنیای وێران کرد بەم وڵاتێمە بەم سلێمانیەوە کە خەڵک لە برسە ئەمر لەسەر جادە کەوت یعنی ئەم بابەتە بابەتێکی زۆر جدیە لەسەر ئاسایشی نێودوڵەتی و لەسەر ئاسایشی بەڕاستی ژیانی مرۆڤایەتی بۆیە ئێمە کە قسە ئەکەین لەو دیدگاوە قسە ئەەکەین و زۆر جار گەشت بینیش ئەنوێنین ئەو ئومێدەمان لە دڵی خۆمان هەڵگرت و ئەم جەنگە بوەستێت لەوە زیاتر گەشانەکە کاکەتوان سوارت بە ئەگەری جەنگ دەستپێکردنەوەی جەنگ ئەگەرەکەی هەیە ئەگەر خۆشت تێبینێک تێ لە قسمەتە ئەوی پێشتر باسمان کرد بە تەنها باسی ئیسرائیلمان کرد ئەگەر ئیسرائیل بە تەنیا شتێکە ئیسرائیل و ئەمریکا پێکەوە بەردانی بەم جەنگە بن شتێکە کاکتۆر باسی دووسێ بابەتی کرد حەزەکەم زۆر بە کورتێکی ئاماژەیەکیان پێ بم مەسەلەی خۆ ئامادەکردنەوەی کە پێوتی ئۆڤێرهاڵ لانی کەم بە نیسبەتی ئەمریکا بۆم جەنگە ڕنگ بێت 2 مانگ زیاتر یاهێنی پێویست بێ ئەگەر ئێمە بیریشمان نەچێت لە دەڕۆژی ڕابردووە ئەو ئاماژانەی کە هەبوو بۆ ئاگربەز ئەوترا کە دۆناڵد ترامپ داوای 2 مانگی کردووە بەڵام ئێرانەکان بە 2 مانگ رازی نەبوون بۆیە لەسەر 15 ڕۆژ چۆنەڵی لەسەر 15 ڕۆژ ڕێکەوتون لەبەرەوەی ئیمکانی نیە لە ڕووی زانستی سەربازیەوانەیە هیچ دەوڵەتێک بتوانێت خۆی ئۆڤێرهاڵ کاتەوە لە ڕووی زانستی سەربازیەوانەیە لە خلالی 15 ڕۆژە ئەمە وەکو تێچووی جەنگەوانێت تێچووی جەنگ ئێمە 3 جۆر جەنگ حساب بکرێت تێچووی ڕاستەوخۆ چەک و تەقەمەنیە تێچووی ناڕاستەوخۆ کاریگەریانەیە کە لەسەر هەڵاوسان و بازارەکانی بۆرسە و ئەوەی کە وێنەی گەورەی دەوڵەتێکەوە کاکرێت داهاتوار ڕوبەڕووی گرفتی دارایی و ئەوانەی کاتەوانێت بۆی دروستە بێ لەگەڵ ئەو گرفتانی کە بۆی دروستە بێت ڕاستەوخۆ لە دوای کۆتایی هاتنی شەڕ بۆ دووبارە بنیادنانەوەی سپاکەی ڕەنگە ئەمریکیەکان لە دوای ئەمە پێیان وابێ پێویستە بە کۆی استراتیژی سەربازی پنتاگۆنا بڕۆنەوانێت چکە ئەوەی هەیە ئەو استراتیژی کە دەرکەوت لەم جەنگای ڕۆبەڕووی شکستێکی گەورە بۆ تەوانێت ناکرێت دەوڵەتێکی چەک و تفاق و کەرەسەی سەربازی هەیە لە پشتی کەشتێکی جەنگی بێتەنا ئاوەکانەوە شەڕێکی لە شەڕێکی نامەتەقارنای مابینی کارایی نیە ئەمە بەنسبەت ئەم خاڵانەوە بەنسبەت ئەوەی ئەگەر بێت و شەڕ بێتەوە کرێ گریمانەکان چۆن بێ ئەوانەی لەم بوارەیە شارزایانەیە باسی دۆخەکەن پێ بەدەدینەڵێ شەڵاقە ڕوونادا پێوتێ سفری مێژوو قۆناغی خاڵی سفری مێژوو خاڵی سفری مێژوو ینی ئەوەی کە قرارە ڕوو بدات بە پێچەوانەوە بۆ وڵاتانی چوار دەروبەریش احتیمالی ڕوودانی هەیە چونکە ئەوان
بەهێزترین بۆمبێک کە ئەمریکیەکان هیانە پێوتێت GBU-50 لە خاکێکی ئاساییە لە 40 تا 60 مەتر توانای بڕێنی هەیە لە خاکێکی بەردەڵانە لە 20 تا 30 تا 35 مەتر توانای بڕێنی هەیە. چیان هەبووە لە GBU-50 بەسەر حەشارگە موشکەکانی ئێرانە تەقاندویانە بۆیان دەرکەوتووە بەشێکی زۆری ئەو حەشارگانەی بەتایبەتی لە ئیسفەهان، یەزد، شیراز چووکەم زۆربەی زۆری گرانێتی وڵاتانی چواردەوروبەر لەم سێ شارەوە برێ مەبیرمانە چێ بەردی ئیسفەهان، بەردی شیراز ئەمانە بەناوبانگە لەم سێ شارەیە. بۆیە ئەگەر بێت و بۆ نمونە ئەمریکیەکان ئێمە قەت تەمەنایەوە ناکەین کە ئێمە من ئەسڵان هەر بۆ خۆم دژە جەنگم دایمەش لەگەڵ ئاشتیان پێم وایە کوردی ژەبێوا بێ لە بەرنامەی پێشوشا باسمان کرد لە حاڵەتی بەکارهێنانی ئەوەی کە ئەمریکا هەیەی لەم جەنگەیە بە دڵنیاییەوە توانای لێسەندنەوەی تەقاندنی موشک لە ئەمریکیەکان لە ئێرانیەکان وەرناگرێتەوەنی و ئێرانەکانیش بە سەراحەت وتویانە ئێمە چی منشەئاتی تاقە و نەوت و بیرەنەوتی هەیە لەم ناوچەیە کۆتایی پێێنی. بەڵام یەک خاڵ هەیە لێرە زۆر جێگەی سەرنجە بیرەنەوتێک کە کۆتایی پێێنڕیان کە لێرێ ڕەنگە بۆ جارێکی کە توانای دەرهێنانەوەی نەوت لەم بیرە نەبێت یان ئەگەر توانای دەرهێنانەوەی نەوت و سوتەمەنی لێی هەبێ ڕەنگە بۆ چەندین ساڵ کاتی پێویست بێت. ئەگەر دەرفەت ماوە لەسەر بەرنامەی ئەتۆمیەکەش فەرمەگە بە پوختی بێسپاس. ئێمە ئێرانەکانی کورتەکە کردە پوختی ئەوانە زانی دیقەت ناکەم تانێرشمە شەر مامۆسا تاوازمان لێنە. من لە چەند شوێنی کە شاباسیەوەم کرد مامۆسا و شار زۆر تێزەکانی جۆن میرشایمێر بەکارێنم چونکە زۆر واقعگەرایە لە سیاسەتی نێودەوڵەتیا و بەشێکی زۆری و پێشبینیانەشی کە هەی بووە بۆ گریمانەی جەنگەکان بەتایبەتی بۆ گریمانەی جەنگی ئۆکراین و ئەمریکا وەکو خۆی هاتەدی. جۆن میرشایمێر ئەم قسەی هەیە لەسەر تێزی ئەتۆمی ئێرانیەکان ئەو پێی وایە ئێرانیەکان هیچ کاتێک حەزیان نییە ویستیشیان نییە کە ببن بە خاوەنی چەکی ئەتۆمی چونکە بوون بە خاوەنی چەکی ئەتۆمی ئێران لەم ناوچەیە بۆ ئێرانەکان خۆیان هەڵەیەکی استراتیژیە چونکە کێبڕکێکی چەکی ئەتۆمی لە ناوچەکەیە دەست پێکا کە لەم بینە ڕەنگە ئێرانەکان خۆیان بن بە قوربانی بەڵکو ئێرانەکان تێزەکان لەسەرم خاڵە بنیانراوە ئەوەی کە پێی ئەوترێ ئاستانەی چەکی ئەتۆمیان لێواری بوون بە خاوەنی چەکی ئەتۆمی. لێواری بوون بە خاوەنی چەکی ئەتۆمی یعنی تۆ توانای پیتاندنی یۆرانیۆمت هەیە و توانایەکی پێشکەوتوت هەیە بۆ هەڵدانی موشک و توانادەیە ئەم یۆرانیۆمە پیتێنراوە کە ئەگاتە لە 90 بتوانانی ڕقیکەیتەوە بیکەی بە بۆمبێکی پلیتۆنیۆمی بتوانانی چەکی لە دروستکەی. بەڵام مەبەستت نییە چەکەکە خۆی دروستکەی بەڵکو توانای ئەوەت هەیە هەر کاتێک پێویستت پێی بوو لە 3 ڕۆژ بۆ 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ ئەتوانی ئەم چەکە دروستکەی. ئەمە پێوترێکی ئەوەی کە لێواری بەدەستهێنانی چەکی ئەتۆمی. ئێران ئەوەی دەوێت هەروە هێناوێتی ئەم کاروان ئەتۆمی ئەگەر دەرفە دەبێتوانی بەرنامەیەکی بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەم استراتیژیانی چەکی ئەتۆمی ئێرانی باسکەین ئەوەی کە پێوترێت لێواری بەدەستهێنانی چەکی ئەتۆمی. بەڵام ئێستا گرفتێک دروست بووە لە دوای هێرشەکانی 12 ڕۆژە کە هێرش کراوەتە سەر نەتەنز و فۆردۆ بنکەکانی کە ئێران بە ئاراستەیەکی جیاوازتر ڕۆشتۆ پێوترێ ئیبهامی ئەتۆمی. ئیبهامی ئەتۆمی ئەو ئەڵێ دۆناڵد ترامپ هاتووەتی ناڕەوەی بەڵێ ئەوەی هەتا من لە ناوم بردووە ئێران ژەڵم قبولمە تاو. بۆیە ژێنەرال مایک ئیسپێر لە سەرەتای ئەم لێدانەیە وتی چی وتی دۆناڵد ترامپ ڕۆشتووە ئەو چەکە ئەتۆمیانە لە ناوبەرێ یا عفومکە ئەو منشەئاتە ئەتۆمیانە لە ناوبەرێ کە پێشتر لە ناوی بردبوو. ئاوا ینی گاڵتیان پێکرد مەخسەم لە چیە بۆ لەبەر ئێستا ئێرانەکان لێ ئەگەر تۆ لە ناوت بردووە تاو لە ناو چۆ من نەماوە بۆیە باز لە چیە کرێ لە یاسە چاڵەکانی هەڵنایەوەتەوە کەس نازانێت سانتیفیژەکانی بۆ شوێ بردووە ئەو 440 کیلۆشی بۆ کوێ برا چ ئەوە تێگەشتێکی سیر هەیە لە ناو کۆمەلگای مێوەزان 440 کیلۆ ناو محفەزەیە کادانراو لە ژێر ناشتیوە هەرسن وجودی نیە ئەوە غازە دوای غازەکە ڕق کراوەتەوە لە پرۆسەیەکی فیزیایی زۆر وردا و ئەکرێ ئەم محفەزانە نەک لە شوێنێ لە 10 شوێنی جیاوازدانرابێ گرفتێکی کایە. ئەمە ئەوەی پرۆسی ئیبهامی ئەتۆمیەکە ئەخیر قۆناغی دروستکردنی بۆمبە ئایا ئێرانیەکان مەبەستیانە بە عقاری دروستکردنی بۆمبی ئەتۆما بڕۆن یانە لە دوای شەڕی 12 ڕۆژەوانێ پرۆسەیەک دەستی پێکردو لە ناو ئێرانە کە ئیشەڵام من وەکو کوردێک قەت حەز ناکەم ئێران بێ بەخاوەنی چەکی ئەتۆمی و هیچ دەوڵەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدا چەکی ئەتۆمی هەبێەوە من لەگەڵ چەکداماڵینی ئیسرائیلی شام کە هەیبێ بەڵام 77 ئەندامی مەجلیسی شورای ئیسلامی ئیمزایان کردووە نامەیان نووسیوە کە ئەبێ ئێران بێ بەخاوەنی چەکی ئەتۆمی چێلەوانە ئەبولفەزلی بازرگان و دکتۆر زەهرەوەندە. ئەمە یەک. دوو ئەوەی کە هەبوو جاران گرفت بوو ڕێگر بوو لەبەردەمەوەی ئێران بێ بەخاوەنی چەکی ئەتۆمی ئەو فتوا شەرعیە بوو کە خامنەیی دابووی. ئایا ئێستا ڕابەری نوێ ئامادەیە بە شوێن پێی ڕابەری پێشوا بڕوا یانە؟ ئەمانە هەمووی پرسیارە بۆیە ئەڵێم ئێران
لە مکعبێکە هەنگاوەڵێنێ کە پێی ئەوترێ ناڕوونی ئیبهامی چەکێتۆمی ئەوەشی کە دنەی ئەمریکیەکان ئەیە زۆر ئەزیەتی یاون ئەوەی جێدی ڤانس باسی کرد دوێن لە کۆبنەوەکان مامۆستا وشار ئەوە بووە نازانی ئێرانیەکان بەتەمان چی بکەن بۆیە گرۆسی هەموو ڕۆژێڵێ من ئامادەم بڕۆم بۆ ئێران بەس نازانم کە ئەمێرن بەدوامە وڵا من بمە سەرینەکە و یەک خاکە نازیێ مێڵە بدەیت تۆ شتێکت ماوێ لەسەر لێکەوتەی جەنگ لەسەر عێراق و ئەوی ڕوژدا دوێنێن مەسەلا بژارنی سەر و کۆمار لێکەوتی دوای جەنگە ئەگەر لەسەر کوردیش وەڵاهی بە کورتی من پێم وایە بەڵێ ئێران هەر زوو کەوتەوە خۆی یعنی ویستی هەم بە خێرایی و هەم بە بەهێزی بچێتەوە ناو پرۆکسیەکانی ئەگەر دروست بێت لە عێراق لە عێراق و لە ینی تەنانەت لە لوبنان و لە حوسێن بەزەوەی کە لە عێراق ڕوویدا بەڵێەوە هەر دیار بوو بە ئاشکراکەوە فشارێکی ئێرانیەکان و بۆی سەر و کۆمار هەڵبژێرێ ئەو سەر و کۆمارەی کە لەلای ئەوان مەسەلەن پەسەندە و محەبەبە هەڵبژێرێ و من پێم وایە حکومەتیش تشکیلەکرێ حکومەتێک ئەبێ کە زۆر لە ژێر گوێڕایەڵی ئێرانیەکانە ئەبێ بەڵام ئەوە کردە سەر دۆخی ئێستەی ئێران ئایا ئێران بەردەوامی بە دانوستانەکانە داودرێژ ئەکرێتەوە شەڕەکە هەر بە ڕاگیراوی ئەمێنێتەوە ئەوە لەوانەیە لێکەوتەیەکی هەبێ لە عێراق و ئەگەر سەر لە نوێ شەڕەکە دەست پێ بکاتەوە و بچێتەوە دۆخی جەنگەوە ئەویان لێکەوتەیەکی تریە بێ بەڵام بە هەموو پێوەرەکان ئێران واز لە عێراق ناهێنێ و بەردەوامیشە بێ ماوەسا خولەکێکیش بۆ بەڕێز دەگەر شتێکت ماوێ لەسەر جەیدی ڤانس ڕێکەوتن بکە نەیەویست من پێشتر زنجیرەی بیرم گۆڕا ببوورە ئەوەی کەندا و کەوتم لە خراپترین دۆخان چکە ئێستا شەڕ بۆستێ ئێران نەردەقێ بێت توانێت ینی فشاریان لێ بکە لە وڵاتانی چونکە بیر و باوەڕی ئاساییشان ینی تێک چووە دا بەشیشن هەرچەنە سیاسەتیان جیاوازە ئێمارەت لە هەمویان تر لەگەڵ سعودیە و ئێرانیش ئەوەی قەزافی فکرەکەم پێ بڕا کە هات هەموو شتێکی تەسلیم کرد یۆرانیۆمەوەی تەسلیمی ئەمریکا خەریک بوو ئەوەی نەبوو بەڵام بەرنامەی شیمیایی هەبوو ئەوەی تەسلیم کرد لە بەرامبرە کێمان هەیە سەرۆکی کۆریای باکوور باشە ئەتۆمی دروست کرد ڤیدیۆی دارن ئێستا بۆ ناوە پیاساکەڵن بێزار بۆ لە ئاشتی ئەم برادرە مشەڵەکە ئەنجا ئەوەی کە پەیوەندی بە عێراق و کوردستانەوە هەیە طبعاً هەموو شتێک ئێستا لە بازاڕە کاریگەری هەیە ئێمە چەندین ساڵیشە کوردستان لە قەیرانی موچایە کاریگەری بۆ سەر خەڵک زۆر زۆرە بێ من لێت ناشارمەوە ئەمە وەکو چیرۆکێکەکەی گەڕم وەکو کۆتا قسە نێنکەم دایکی دایکم خۆ ئافریقا کە مناڵ بین مەتەڵی بۆ کردین شەوان مەتەڵێکی بۆ کردین زوو من تا گەورە نەبووم نەمەزانی ماناکەیچ لە جاران کوردستان دەرەباگایەتی هەبوو و خەڵکی ئەچەوسانەوە هەرچی شتە کرد ئەچووە ئەمباری ئاغاوە وترە بۆ زستان داوا بکەیت تۆزی خواردنەوەی نەباتێ ئاغا ئەمرێ کوڕێکی گەنجی هەیە خوێنەوارە لە خواترسە زۆر بیرەکاتەوە دیێوە هێنەوەی باڵێ ئەماڵێ نەخوا نەقانونی زەوی ئەمەی قبول نییە ئەمە ستەمە ئەمە زوڵمە پیرەکان پێڵن کاکەشتی وا مەکە و دەستکاری مەکە و بە خاتی خوا ئەمە باو باپیرانماندایانناوە ئەوان لە ئێمە ئاقڵتر بوون و بە هەر حاڵ بڕیارەدات خەڵکووە کاتەوە خەڵشینە ئێمە هەمومان خوا دروستی کردوون و یەکسانین و ئینسانین و لەمە لە هەرکەس زەوی خۆی هەیە بۆ خۆی ئیشەکە منیش وەکو ئێوە بەشەرم خەڵکی کلادێ هەموو یڵم بەخوا ئاغاشێت بووە ئەیکەنە گەوڕێکەوە شوێنی ئاژەڵ ئەچن کابراایەکە هێنن زاڵم بیان چەوسێنێتەوە ینی من هەنێ جار هەستەکەم کابراشێتم لە وڵاتە لێت ناژارمە ینی ئێستا ڤیدیۆیەکی سەدامە بینی دیکتاتۆرێکە جینۆسایدی کرد کە ئەم وڵاتی وێران کرد بە کوردستان و عێراقەوە بیسملەن سەیری کرد و دوێنێ گروپێکە بینم لە یەکێک لە تیکتۆک ئێمە نازیەکانی کوردستان دروستکەن کێ لەگەڵمایەت نیای خەڵکڵی ناوم بنووسە کورد 100 ساڵ لە جەنگا بووە قوربانی جەنگ بووە کاتی ژیانە هەر کەسێک جەنگی پێخۆش بێ ئێمە نابێت پێمان خۆش بێت چکە مەترسیەکە هەر لەسەر پێداویزی ڕۆژانە نیە خوا نەخواستە خۆلایەک لە کوردی ئێمە لە ڕۆژ هەڵاتە ئێمە پشتیوانیان بکەین خۆیان نەزانن چیەکە سوپاسان دەکەم کەتمان تاو کاتۆ ئەمە زۆر سپاس بۆ جەناوت مەوەسە شەر ئۆمەرعەلی سپاس بۆ جەناوت دکتۆر ئیسماعیل بەرزنیش سپاسان دەکەم سپاس بۆ ببینێنانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان